ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. شەماڵ عەلی جارێکی تر ئێوە بینەری بەرنامەیەکی تری دیالۆجی هیوان. وەک پێشتریش باسمان کردبوو و بەڵێنماندا بۆ ئەم بەرنامانەی دیالۆجی هیوا لەم ڕۆژانەیە کە لە پێشوازیەکی ئاراین تایبەتە بە جوڵانەوەی کارگەری لە وڵاتە جۆرە و جۆرەکانە و لە ڕێگەی چاوپێکەوتن و گفتوگۆ لەگەڵ هەڵسوڕاوان، بایەخدەران و شارەزایانی جوڵانەوە کارگەریەکان لە وڵاتانی جۆراوجۆر، لەوانەی کە کورد زمانن، لەوانەی کە لە کوردستانەوە ڕۆیشتون و لە وڵاتانی جۆر بە جۆر نیشتەجێن، شیچان لە ناو جوڵانەوەیە فعالیت ئەکەن و شارەزا هەن و خاوەن نەزەرن سەبارەت بەم جوڵانەوانە. ئەمڕۆ سەبارەت بە جوڵانەوەی کارگەری بەریتانیا قسە و باسەکەین. جوڵانەوەی کارگەری بەریتانیا ئینگلیز وڵاتێکە وەکو منبع، وەکو سەرچاوی جوڵانەوەی کارگەری ئەتوانین سەیری بکەین. یەکەمین دەرکەوتنەکانی ئەم جوڵانەوەیە لەم وڵاتەیە بووە. بۆ ئەم بەرنامەیە من لە ڕۆدا باشتر لە هاوڕێی خۆشەویست و شیرینم زاهیر باهیر شک نابم بۆ ئەم گفتوگۆیە. هاوڕێ زاهیر باهیر کە لە بەرنامەکانی پێشووتری ئێمەشا بەشداری بووە، هەڵسوڕاوێکی دێرینی جوڵانەوەی کۆمونیستی کوردستان و عێراق بووە. لە ساڵانی هەشتاکانە کوردستان و عێراقی جێهێشتووە، لە کۆتایی 85 گەیشتووەتە بەریتانیا و لە شاری لەندەن جێگیر بووە. ئەو هەر لە سەرەتاوە تێکەڵ بووە لەگەڵ جوڵانەوەی سۆشیالیستی و کارگەری بەریتانیا و هەتا ئێستش لە ناو جوڵانەوە کارگەری و جوڵانەوە جەماوەریەکانە فعال و هەڵسوڕاوە، ئەگەرچی ئەو خانە نشین بووە کار ناکە، بەڵام لە خەبات خانە نشین نەبوو من هەبێ. من زۆر خۆشحاڵە بم لەگەڵ ئەوەی ئازیزە بە خێرهاتنی هاوڕێ زاهیر باهیر بکەین. هاوڕێ زاهیر بە خێرهاتی، خۆشحاڵت کردین بەوەی کە بۆ ئەم بەرنامەیە لەگەڵمان ئامادە بووی. زۆر سپاس هاوڕێجان، من سپاسی ئەوە کە بۆی ئەو دەرفەتەتان داوە پێم. ئەگەر زۆر بە کورتیش بێ، یعنی لەسەر حرەکەی کرێکاران لێرە تا ڕادەیەک ئەگەر بتوانین هەر زۆر بە کورتی بگەڕێنەوە ساڵەکانی 1970 و دوای بێنەوە، ئەمە کارێکی زۆر زۆر باشە. من سپاس زۆر باشە. دیارە مێژوویەکی زۆر دێرینە و بەڕاستی پێم وابێ ئەرچێکی قورسە بێ لە چوارچێوەی بەرنامەیەکی کورتی ئاوایە کە ممکنە سەعاتێک یا چەند ساعت و چەند دقەیەک بخایەنێ سەبارەت بە جوڵانەوەیکی کارگەری ئاوا دێرین و ئاوا بە مێژوویەکی پرشنگدارەوە قسە و باسکەین و گفتوگۆ بکەین. بەڵام من ئومێدەوارم بتوانین لانی کەم بڵێن دیمەنێک یاخود لانی کەم وێنەیەک لەوەی کە چی ڕووی داوە و چۆن گەیشتین ئەم ڕۆژەوە، ئێستا چی ڕۆئەدا سەبارەت بە جوڵانەوەی کارگەری، پێشکەشی هەڵسوڕاوان و شارەزایان یاخود چاودێرانی جوڵانەوەی کارگەری لە کوردستانی خۆمان بکەین. هاوڕێ با لە مێژووە دەست پێ بکەین و ئەوانە دیارە وەک باست کرد خۆشت وت و منش پێشتر ئاماژەم پێکرد مێژوویەکی زۆر زۆر دێرینە مێژووی جوڵانەوەی کارگەری لە بەریتانیا. تۆ پێت خۆشە لە چۆ دەست پێ بکەیت؟ چۆ بە بڵین سەرەتایەکی زۆر دەرکەوتنێکی زۆر بەرجەسەی ئەم جوڵانەوەی ئەناسی لە بەریتانیایە و چی ڕوویدا کام جوڵانەوەی دەرکەوت واگەر کورتەیەک لە مێژوەکەی بۆ بینەرانی من باسکەی جگەی سپاسە فەرموو. هاوڕێجان وەکو تۆوتت، یعنی مێژووی بزوتنەوەی کرێکاران لێرە مێژوویەکی دوور و درێژە، هەروەها وەکو هەموو شتان ئەزانن بە تایبەتی ئەوانەی کا دوای بارودۆخی بەریتانیا و پیشەسازی و نووسینەکانی مارکس سەرمایەکەن دوای ئەکەون، یعنی بۆیان دەرەکەوەیە کە یعنی ئەم وڵاتە وەکو بڵێن لانکەی مێژووی پیشەسازی بووە، هەروەکو چۆن لانکەی پەرلەمانتاریش بووە لێرەوە شتەکانی بووە و هەر بۆیەش مارکس لێرە بەشی زۆری سەرمایە، یعنی ئەوەی کە لەسەر کرێکاران و بزوتنەوەی پرۆلیتاریان نووسێتی بێگومان هینێکی زۆری متمانەیەکی زۆری کردوتە سەر مێژووی ئێرە، هەروەکو چۆن متمانەیەکی زۆریشی کردوتە سەر مێژووی فەڕەنسا لە بواری سیاسیە. لە ڕاستیە وەکو خۆشت وتێت، یعنی قسەکردن لەسەر مێژووی پرۆلیتاریا لە وڵاتە یعنی بە ساعت و 2 ساعت تاو نابێ، بەڵام من هەر بە کورتی ئێڵم طبعا پێشەوەی کا پرۆلیتاریا بێ مەسەلەن پیشەگەریەکان بووە، پیشەوەریەکان بووە، حرفیەکان بووە کە لە ساڵانی 1970 و پێش 1960 و پێشتریش یعنی وەکو لەلای خۆشمان کە چۆن سەرەتا لەوێەوە دەستی پێ کردووە بووە. بەڵام لە ساڵانی 1970 دوای 1920 ئەوانە گۆڕانکاریە هاتوۆتە پێشەوە، بەڵام
پێش ئەوەش ئەگەر ئێمە بە کورتی باسێکی ئەو بکەین ئەوە نییە یعنی کە ناڕزایی نەبوو بێت تەنانەت حرفەکان لە زۆر بوارە لە گەلێک لە هەڵسوکەوتەکان یا مانگرتەکانی کرێکاران بەقووەتر بوون یعنی ئەوان جەمعی تایبەتیان هەبووە زۆر شتی مەطالبی داخوازی وردیان هەبووە لەو بارەیەوە بەڵام لە ساڵی 1933 گۆڕانکاری کە دەستی پێکرد لەلایەن جۆن کەیەوە بوو جۆن کەی هینی دۆزیەوە وەکو بە ئینگلیزی پێڵێن فلایت شەتەڵ بە عەرەبی پێڵێن مەکوکت تائر پێم وابێ مەسەلەی سنین و ڕستنی خوری و ئەوانەیە تەمان ئەمە گۆڕانکاریی زۆری دروست کرد ینی بۆ چکە وای لەوە کرد کە ئەوەی کەوا حرفەکان بڵێن لە ماوەی زۆر کەمایان کرد ئەمان لە ماوەی زۆرە یان کرد ئەمان لە ماوەی زۆر کەمان کرد بەڵام با ئەوەش بڵێم هەر لە یعنی لە ساڵانی 1970 پێش 1970 ئانە کە ئیتر وردە بواری پیشەسازی لە شارەکان نادروست بوو لە حقیقەتە جوتیارەکان کە وەسیان زۆر خراپ بوو لە لادەکانەوە هەوڵیانەدا کە بێن بەرەو شارەکان بۆ ئەمەژیانی حرەکەیەکی ئەقتاعەکان دەرەبگەکان دروست بوو کە یانویست ڕێگری بکەنەوە تەمان ڕێگریان کرد بەڵام تا ڕادەیەک ڕێگریەکان بۆ کرا بە هەزارەها بە سەدەها هەزار جوتیار لە لادەکان و لە گوندەکان و هاتن لە ناو شارەکان و لەوێ بۆ ئەوەی بەدوای ئیش و بەدوای هەلومەرجێکی باشتر ئەگەڕان بەڵام لە دوای ئەوە لە ساڵی 1964 بوو 60 لەو حدودا بوو جەیمس وەت مەکینەی بوخاری دۆزیەوە کەسەرەتای شۆڕشی پیشەسازی ئیترەوە بڵێ یعنی ئیتر یعنی خۆی مەبەستم وایە کە تقریبا یعنی کە تۆ بڵێ حرەکەکە یعنی پیشەسازی لەو ساڵانە یعنی لە دوای 1970 بە کەشفبوون و بە ئیختراعکردن داهێنانی ئەم شتانە یعنی ئەو مەکینانە ڕۆڵێکی گەورەی بوو لە مەسەلەی دروستکردنی کرێکارە لە مەسەلەی لێدان لە مەسەلەی حرفەکانە مەسەلەی هێنانی خەڵکی گوندنشینەکان بۆ ئەوێ مەسەلەی منافەسە هەروەها زەخمێکی گەورەشیدا بە مەسەلەی تیجارەت خۆتەی زانی چکە ئەو کاتە پێویست بەوە بوو یعنی تیجارەتوانە لەسەر ئەو مەسەلانە داندا بوو طبعا لەو حاڵەتە یعنی زۆر کەس باسی ئەوە ئەکاکەوە چۆن بزوتنەوەیەک بووە لەو وینانە مثلەن لە ساڵی 1970 کە بزوتنەوەی حرفەکان بووە یعنی ئەڵێ زیاتر لە 300,000 حرفی ئەوە قسەی بووکچینە کە لە شۆڕشی ببوورە شۆڕشی سێهەما باسی ئەکا کە باسی بەریتانیاکە و باسی فەڕەنسا و بە زۆری باسی زیاتر فەڕەنساکە کە لە 300,000 کرێکارتیایە لەوێ بەشدار بووە مثلەن لەوانە یعنی حرفەکان کە کرێکاریشیان نەبووە خۆشیان بەشداریان کردووە ینی خەڵکێکیانە بۆ شاگرد کە و کاتە پیان تون شاگردنیشان دوێ بووانە بەڵام بە زۆری لە لای زۆربەی زۆری لە لای زۆربەی زۆری ئەوانەی کەوا بەحسیان کردووە لەسەر مەسائلی ئابووری زیاتر باوەڕیان بەوە هەیە کە حرەکەی کرێکاران حرەکەی پرۆلیتاریا لە کۆتایی 1970 دروست بووە یعنی بعضێکیان ئەڵێن 1950 بعضێکیان ئەڵێن 1960 بەڵام بەڕێی بووکچین لە ساڵی 1970 ئەو شێوە مۆدیرنەی وەرگرت یعنی کە تەمان کە لە ساڵی 1970 ئەوەی وەرگر ینی ئەو ئاماژە بەوە کاکە ئیتر چەندێک خەڵکی لە گوندەکانەوە لە لادەکانەوە هاتوونەتە ناو شار و دوایە مەسەلەی باز لەوە کاکە مەسەلەن لەو حدودا لەو ماوەیە لەو بوارە نزیکی 300,000 خەڵکی هەر لە مەجای مەسەلەن ڕستن و چنینە ئیشان کردووە یعنی مەسا گەورەترین معمەلی ڕستن و چنین لە مانچستەر دروست بووە کە لە دوایە مەسەلەن لە ساڵانی 1942 گەورەترین مزارە تەمەنە ئەمە ساڵی بڵین لە 1970 ئانە ئیتر وردە ینی بزوتنەوەی پرۆلیتاریا بەرەو بەقووەت بوون ڕۆیشت چونکە بۆچی پیشەسازی بەرەو بەهێز بوون ڕۆیشت یعنی ئەتوانم بڵێم لە ساڵانی لەبینی 1970 بۆ 900 حرەکەیەکی گەورە بووە لە بەریتانیا لە حقیقەتی شاهر بۆیش مارکسی ئەتیمادێکی گەورە متمانێکی گەورەی کردوتە سەر هێزی پرۆلیتاریا چکە پرۆلیتاریا لەو کاتا ینی ئەگەر تۆ مقارنە بکەی بە هاوپشتی پرۆلیتاریا و یەکگرتنیان و
خەباتی یەکگرتویان هەر مقارن ناکرێ بە ئێستا یعنی ئەو کاتە مەسەن بۆ نمونە ئەڵێ لە ساڵی 1842 کە نەقابەیەکیان دروست کردووە مەسا بە ئەو نەقابەیە کە ئیتر دەور داوان کنیان لەسەر مەسەلەی چارکەکان کردووە بە ناوی نەقابەی برێد ئەند بەتەر یعنی دەبرێت دەنبەتە یونیەن ئەمانە خاوەنی 1500 پاوەند بوون لە وەختا 1500 پاوەنی ئەو کاتە هەر زۆر بۆکە کویان کردووە لەمە هاتوون کە مەسەلەن بۆ چەند هەفتەیە ئیزرابیان کردووە خۆیانیان پێژیانەوە تەنانەت دەعمی سەرکردەکانیان کردووە ڕابەرەکانی نەقابیان کە کاتێ لە سجنەبوونی خۆیان و هی ماڵ و مناڵێن لە ساڵی ئیتر یعنی مەبەستم چیاسم وایە کە بەڕاستی حرەکەی کرێکاران لەو قەرنا لە ساڵی 1800 بووە 900 زۆر لە برەوە بوو من لیستێکم کردووە هەر بە کورتی هەر بۆ ئەوەی کەوا بینەران ئینسان ناچمە سەر تەفاسیلەکەی بۆی کە بۆ پاڵپشتکردنی قسەکانم بۆ پاڵپشتکردنی قسەکان بۆ پاڵپشتکردنی ئەوەی کەوا پرۆلیتاریا چەند حرەکەتی بەقوەتی بووە و چۆن یەکگرتوش بووە لەوانەوە مەسەلەن باس دەوا کە لە هینا لە زۆر ئینا بووە لە زۆر شارەکانە حتا لە زۆر بوارەکانە بووە لە مەسەلەن لە ساڵی 1000 طبعا ئەوە هیچ لەوە بووە بەڵام دوای ئەوەی کە هاتوونەتە ساڵانی 1900 ئەوانەش وردەوردا هەر لە زیابوونە بۆ بەڕاستی لە هەتاکو ساڵی 1950 هەتا دوای ئەوەکەیتر بە تەواوەتی عەولەمە خۆی گرت یعنی بزوتەوەی کرێکاران هەر زۆر بەخۆ دوای منێ مەسەر ئەوە لە هەلێکی ترا بەڵام ئەو بزوتوانەی کە ڕوویان داوە مەسەلەن لە ساڵی 1970 بزوتنەوەیکی گەورە بووە یعنی ئیزرابێکی گەورە بووە لە 1970 ئیزرابێکی گەورە بووە لە 1970 عینش ئیزرابێکی گەورە بووە لە ساڵی 1800 ئەوانە بە بەردەوامی ئیزراب بووە لە بەریتانیا بە تایبەتی دوای ئەوەی کەوا شۆڕشی فەرەنسی لە ساڵی 1830 دەستی پێ کردووە یعنی تەسیرێکی کاراییکی یەکجار مباشری هەبووە لەسەر مەبەست ڕاپەڕینی کارگەرانی لیۆنە پێم وابێ وەنیە بەڵێ ئەوانەیە ئەنجا دوای ئەوە مەسەن لە ساڵی 1848 کە بەڕاستی سەورەیەکی مهم بووە هەنێک کەس ڕێیان وایە لە کۆمۆنەی پاریس گرنگتر بووە یعنی لەو ڕۆوە کاکرێکاران خۆیان یعنی نوێنەرایەتی خۆیانیان کردو نەگوەکو کۆمۆنەی پاریس کە مەسەلا 43 کەس بۆ پێم وابێ کە نوێنەرایەتی کرێکانە کە یەک کەسیان کرێکار نەبوون یعنی مەسەلا پێگەی بۆ نمونە ئەوە بەحسێکی ترە بە هەر حاڵ یعنی لەو ماوەیە لە ساڵانی 1800 مزاحرەیەکی زۆر بووە ئیزرابێکی زۆر بووە چارتیەکانی هەروەها چارتەکان لە ساڵی 1800 بەڵێ یە مەسەلەوە چارتەکان لە ساڵی 1837 چارتی دروست بوو و ئەوان هەتا ساڵی 1848 داوامیان کرد بەڵام کە ئیتر وردەوردەکردنەوەکو پێشتریش بوون لە ساڵی 1842 ئەو نەقابەیە دروست بوو بە ناوی دەبرێت ئەنبەتە یونیەن کە ئەوە دروست بوو تەبانەوە کنەی کرد لەبەرەوە ئەوە کارایکی زۆرتری هەبوو لەسەر کرێکاران و لەسەر بزنەوەکان خەڵکی بە زۆری ڕووی کرداوێ بەڵام چارتێکان تەبان بینێکی گەورەیانە بوو یعنی جەماوەرێکی یەکجار گەورەیانە بوو نەکەوێت لە وەسەتی کرێکارانە بەڵکو لە وەسەتی موسەقەفین و لە وەسەتی مەسەلەن هونەرمەندان و لە وەسەتی نووسەران و ڕۆژنامەوان و ئەمانە هەمویان لە ساڵی 1842 مەسەلەن چەند مەطالبێکیان تەقدیم کرد کە پێم وابێ 6 مەطالبە کە هەرە گرنگەکان 3 ملیۆن شتێک تەوقیعیان کۆ کردبەوە کە هەرە گرنگەکانی مەطالبەکانەوەی کە دەنگدان بۆ گشتی بێ بۆ دوادوایەک ئەوانەی کە خۆیان هەڵە بژێرن بۆ پەرلەمانی بەریتانیا نابێ مڵکدارێتی ببێ بە شەرت مەسەلەن دەبێ موچیان هەبێ دەبێ حەسانیان هەبێ بێ موچیان حەسانیان هەبێ ئەبێ ئەوان وەرحاڵ ئەو شتانەیان شتی مهم بووە مەسەلەی کەمکردنەوەی کرێ و ببوورە کەمکردنەوەی ڕۆژی کار و زیادکردنی کرێ ئەمانە بەڵام طبعا پەرلەمانی بەریتانی هینی کرد ڕەفزی کرد ڕەفزی کرد ئەمان ئیستێنافیان کردو کە ئیستێنافیان کردو لە ساڵی لە دواییە پەرلەمانی بەریتانی لە ساڵی 1844 مەجبور بوو کە دان بە هەنێ حق حقوقی هینابن یەکێ لەو حق مهمانە ئەوە بوو کە ئەو کاتە ئەو مناڵانەی کە لە تەمەنی 6 ساڵی لە 8 ساڵی بۆ 13 ساڵی کە ئیشیان کرد وایان لێ کرد کەوا ڕۆژانە ڕۆژی 6 ساعات و نیو ئیشکان
ئەوانەی کە لە تەمەنی 13 و 18 بوو ویان لەکرد کە ئەوانە ڕۆژی 10 سعاتیشکن بۆ باقیەکەی تریشی بوو بە 11 سعاتیشکردن 11 سعات زیاتر نەما ئەوە سێ دەستکەوتێ بوو کە ئەبوو بە 11 سعات بڵێ دەستکەوتێکی مهم بوو طبعا ئەوە لەسەر ئەساسی چارتەکان و لەسەر ئەساسی ئەو نەقابەی دەبرێت هین بوو یعنی بەتە مثلا بڵێن نان و کەرە هینێکی مهمتر دەستکەوتێکی مهمتر ئەو بوو منعی هەموو ئافرەتان ژنان و مناڵان کرا کە لە کانە خەڵوزەکان و کانەکانی ترا ئیشکەن طبعا ئەمە دەولەتنی ینی بۆیە ئەڵەم حرەکەی کرێکاران لەو سەردەما بە قووت بوو طبعا چارتەکان بەوە عینەکانیان دۆڕان چکە هەوڵیان داکەوە ینی خەڵکەکە چەکدارکەن طبعا ئەمەش دیار بکەوتونە ژێر کارایی شۆڕشی 1940 بەڵام بۆ زیاتر لەسەر ئەمە نەڕۆین ئەگەر بچینە سەر ساڵی 1990 نهایەتی 1900 ئەوە هەر بە کورتی ئەمە ئەڵێم لە ساڵی 1970 کرێکارانی وێڵش لەوێ لە ئیزرابا بوون لە ساڵی 1911 کرێکارانی لیڤەرپول کرێکارانی هاتوچۆ ئیزرابێکی گەوریان کرد لەوێ لە ساڵی 1912 کرێکارانی کانە خەڵوزەکان کردیان لە ساڵی 1970 ماڵە ئاوێ پۆلیس مانی کرد لە ساڵی 1970 پۆلیس مانی کرد لە ساڵی 1990 لەوێ عینەشت یعنی لەوێ کە پێڵێن بەتەڵ ئۆف جۆرج سکوێر یعنی معرەکەی مەیدانی جۆرج کە لەوێ یعنی ئەڵێ لەو هینا 34,969 سعات کار لە دەست چووە یعنی بە حکمی ئەو ئیزراب و مزاهرەتانەی کە بووە لەوێ تێگەی لە ساڵی 1925 عینەشت لە وێڵز دەستی پێکردوتەوە لە 1926 تەمەنەکو خۆش دەزانی یا زۆرێک لە بینەران و هاورانی ئازیزەی زانن گەورەترین هین بوو یعنی جنرال سترایک بوو یعنی مانگرتنی گشتی بوو لە وڵاتە تەمان مانگرتنێکی گەورە بوو کە زۆری خایان ئەو مانگرتنە بەڵام بەداخۆ نەقابە ڕۆڵێکی خراپی هەبوو لە دوایە لەسەرەوەوانە بەینێ باسێکی تایبەتی لە ساڵی 1940 کرێکارانی ڕۆڵ-ڕۆیس لە کاتی جەنگی جیهانی دووەمە ئەمە زۆر گرنگە ئەی تەبان وا بووە لە ساڵی 1969 کرێکارانی ماینەر عینەشت ئەوان مانیان گرتووە بەڵام لێرە هەنێ معلوماتی تیانە مەسەلەنکە لەوانە کرێکارانی دۆکەن ئەوانەی مەوانیەکان و کە کاریان نەکرد لە پاپۆڕەکان و ئەوانە کە بەڕاستی ینی ئەو نازان بۆچی ئەوەی تیانە ڕەنگە مەسەلەکە ئەوە بێت چونکە لەو کاتا کە ئەوان مزارەوەزان ساڵی 1953 بوو کە لەیبەر لەسەر حکم بۆ حیزبی عومال ماڵە داوا بێ ئەو مزاهارە و ئەو ئیزرابیان بە جەیش و بە پۆلیس شکان لەیبەر تەمان بۆ بینەران بزانن لەیبەر بە حساب حیزبی کارگەرانی بەریتانیا و لەیبەر وەکو لەیبەر ناوی لەیبەر ینی کارگەر ینی حیزبی کارگەر حیزبی کارگەری بەریتانیا ئەم حیزبە لەلایەن سندیکا کارگەریەکانەوە کاتی خۆی دروست کراوە پێکاتوە بەڵام چونکە تەرەفی بۆ ژوازی و تەرەفی سەرمایه‌دارانی گرتووە بوو بە دوژمنی کارگەران و فعلەن جێشی طبعا نەکارەوەی لەوانە یعنی لە نەقابە دایکێتی یعنی بەچکەی نەقابەیە بێچووی نەقابێ دقیقەن وایە بەچکەی نەقابێ لە ساڵی 1970 کرێکارانی بەرقوبەریت هەم دیسان مزاهرەیان کردووە لە ساڵی 1972 کرێکارانی مەبانی و شوێنەکانی تر لە ساڵی 1972 دیسان ماینەر کرێکاران هینیان کرد ئیزرابیان کرد لە ساڵی 1974 شاعینە شجارێکی تر ئیزرابیان کرد لە ساڵی 1979 یعنی ئیزرابێکی گەورە بوو کە بە ناوی ناڕەحەتی زستان و ئیزرابەکە ناوێنرا لە ساڵی 1970 ببوورە 84 طبعا ئەوە ئیزرابە گەورەکەی هینە کە ئەتوانین ینی قسە لەسەر ئەو بکەن کە نزیکەی 2 ساڵی خایان ئیزرابی کرێکارانی ماینەر بوو کە لە حەقەتا بەداخەوە دامێکی گەوریان کرێکارانی ماینەر بۆی بینەران بزانمە بەس کرێکارانی کانەکانی خەڵوز بەڵێ کرێکارانی کانە خەڵوزەکان کە بە حەقیقەت یعنی کۆمینێتێکی گەورە بوون
و دعمێکی گەورەشیان کرا لەلایەن کرێکارانەوە بەڵام نەقابە و ئەو کاتە تاچەر کە هاتە سەر حکوم دزەی لێکردن جا کتێبێک هەیە لەسەر ئەوە هی شەمس میلان طبعا ماوەیەکی زۆر ڕئیسی هەیئەی تەحریری هی بەشی کۆمنتەری گاردیان بوو لە دوایە کە لەیبەر جەرمی کۆربین ڕابەرایەتی کرد بوو بە پرێس سەکرتاری ئەو یعنی بڵێن تێگەی جا ئەو کتێبێکی بە ناوی within enemy یعنی دوژمن لە ناو بازەوە کاکاوات چۆن هاتن یعنی ئەمان کنایان لەگەڵ دەوڵەت کنەی لەو نەقابەیە کرد یەکێکی ئەکتیڤێکی باش یەکی کەسێک کە زۆر ئەکتیڤ بوو کە ئەندامی سەرکردایەتیان بوو کڕی ناردی بۆ لای قەزافی لەوێ کە داوای پارەی لێ بکە تێگەی طبعا ئەمە بۆ ئەوەی کە ئەمان بڵێن ئەو کاتە قەزافی ئەوە نەبوو بەحساب بووە مەرغوب نەبوو لەلایەن وێست و کێشەی هەبوو کەسێکیان کوشتە بوو لە مزاهرەیەکە لە بەرامبەر پۆلیسێکیان کوشتە بوو بوو بە کێشەیەکی گەورە ڕاستە کێشەیەکی گەورە لەبەر ئەوە ئەمە بوو بە نقطەیەک لە سەریان ئەنجا ئیتر طبعا ئەمەیان کرد یعنی ئەمان کرد ئەمە زەربەیەکی گەورە لەدان دوای نەقابەش ئەو حزبی لێبەرژکردنی و کنێک ڕئیسی بوو ئامادە نەبوو هیچ یارمەتێکیان بدا بە هیچ نانەویست بە هیچ شێوە لە ڕاستیە کرێکارانی کانەکانی بەریتانیا دەرگیری بڵین جۆرێک لە هین هاتن موامەرەیەک یاخود پیلانێک هاتن کە پێم وابێت تەواوی بۆژوازی بەریتانیا بەشدار بووتیایە ڕاستە هەنگاوی یەکەمی نیۆلیبرالیزم بوو بۆ تێکشکاندنی سەندیکاکان و ڕێکخراوە کارگەریەکان و ئیتیحادیەکان بەڵام چونکە تەواوی بۆژوازی بەرژەوەندیان لەمەیە هەبوو وازانم تەواوی ئەوان بەشداریان تیا هەبوو بە جۆرە لە جۆرەکان تا چر وەکو ڕابەری دەرکەوت وەکو نوێنەری دەرکەوت بەڵام هیچ کام لە باڵەکانی بۆژوازی لە ئەم پیلانە دژی کارگەران دژی ڕێکخراوەکەیان درێغیان نەکرد بەڕاستی چوویتە سەر خاڵێکی گرنگ من پێم خۆش بوو نەک لەو ڕۆوە کە بە تەنها ماگرتن شتەکانە کە دەستەکانی خۆش بێ یەک پانۆرامای زۆر بڵین شامیلت عرض کرد لەسەر ئەم جوڵانەوە کارگەری لە ساڵانی حوسەتەکانەوە ئەم جوڵانەوە کارگەریە خاوەن مێژوە پشنگارە بەڵام من بۆم مهم بوو بۆم گرنگە خاڵ و وێستگە گرنگەکانی 100 ساڵی ڕابردووی ئەم جوڵانەوەی بزانم چونکە 100 ساڵی ڕابردووی ئەم جوڵانەوەی ئێمە تێکەڵە لەگەڵ کۆمەڵێک ڕووداوی مێژووی زۆر کاریگەر و چارەنووسازە کە شۆڕشی ئۆکتۆبەری رووسایە کە جەنگی جیهانی یەکەمە و جەنگی جیهانی دووەمە و دواتر ڕووخاندنی بلۆکی شەرقە پێ دوایە خاڵە وێستگە گرنگەکانی جا چ پاشەکشەیە چ پێشڕەویە لە 100 ساڵی ڕابردووی ئەم جوڵانەوەیە چۆن ئەتوانی دەستنیشانێتی هاوڕێ طبعا هاوڕێجان باس لە بەریتانیا ئاکەین ئێمە طبعا یەکێک لەو خاڵە مهمانە یعنی یەکێک وەکو تۆڵێ لە وێستگە گرنگانە ساڵی 1926 یعنی ئەو ئیزرابە گەورەی کە کرا یعنی ئیزرابێکی گرنگ بوو کە لێرە کرا بەڵام ئیزرابەکە وەکو خۆت ئەیزانی لە ڕاستیە نەقابە و هەروەها حیزبی لەیبەریش و هەروەها یعنی وەکو تۆیڵیت یعنی سەراپای سەرمایه‌دارەکان دژایەتیان کرد چکە بەڕاستی یعنی ئیزرابەکەیەوان ئیزرابێ بوو کە گرنگ بوو لەسەر مەتالیبی گەورەی هەبوو لە مەسەلەی بژێوی کرێکارانە لە مەسەلەی خانوبەران لە مەسەلەی حەق و حقوقی تریانە ئەم جۆرەشتانە ینی ئەوە ینی وێستگەیەکی گەورەیە کە تا ئێستا بەداخەوە تا ئێستا ئێمە لە بەریتانیا کە بە وێڕای ئەوەی کە سەرمایه‌داری لەبەرەو پێشکەوتنایە و تا ئێستا ئیزرابێکی وا جێنرال ئەسترایک یعنی ئیزرابی گشتی لە بەریتانیا نەبووە طبعا ئەمە یەکێکە لە وێستگە گەورەکان بەڵام طبعا هەمدیسانە بێ بچینەوە سەر ماینەر چکە بەڕاستی ماینەر بە حکمی ئیشەکەیان بارودۆخی ئیشەکەیان هەلومەرجی کارکردنیان وای لێکردوون کە هەمیشە یعنی لە پێشەوەی بزوتنەوەی کرێکاران بنیانی ئەوان بە حکمی ئەوە لە زۆر شوێنەوەکو پێشتریش باسم کرد یعنی ئیزرابیان کردووە بەڵام ئەم ئیزرابانەی کە بووە بە ئیشەوەیە نەچۆتە ئاستی ئەوەی کاوا بڵێ بچێتە ئاستی ئیزرابێکی گشتی یا حتا نەچۆتە ئاستی ئەوەی کاوا بە تەواوەتی کرێکاران لە زۆر بوارە مەسەلەن هاو پشتی بکەن مەسەلەن ئیتر هاو پشتێکە بەمانگرتن بێ هاتنە دەرەوە بێ دەستەکار کێشانەوە بێ بۆ ماوەی مەسەلەن بڵێن
چەند ڕۆژێک بێ یا مەسلەی کۆکردنەوەی پارە بێ وەکو چۆن لە ساڵی 1945 بۆ کرێکارانی هین کرا بۆ کرێکارانی ماینەر کرا مەسەلەن وێزگەی تر کرێکارانی هین بوون کرێکارانی بەرخوبەریت بوون طبعاً بەرخوبەریت بە هەموو بەشەکانی و طبعاً لە هەموو وڵاتێکە یعنی گرنگە مەسلەی بەرخوبەریت کە ئەمانە چەند جارێک مزاحرەیان بۆ چەند جارێک ئیزرابی گەورەیان کردووە و ئیزرابەکانیشیان خایەنیەتی بەڵام توانیویانە لە زۆر بوارە یعنی هەنیە داخوازی بچوو بەدەست بهێنن بەڵام هەرگیز نەیانتوانێت داخوازی ئەساسەکانی خۆیان بەدەست بێنن طبعاً ئەوەش ئەگەڕێتەوە بۆ لاوازی بزوتنەوەی کرێکاران و لاوازی بزوتنەوەی کرێکارانیش ئەگەڕێتەوە بۆ بەهێزبوونی مثلا نەقابە کە نەقابەش هەمیشە یەک شتێک هەیە لێرابێ ئەوەی بزانین نەقابەی بەریتانی زۆر دەستی تەقلاوە لەگەڵ حکومەتە لەگەڵ حکومەتی لەیبەرە یعنی مێژوو ئەگەر تۆ تەماشای مزاحرە و ئیزرابەکان بکەیت لە بەریتانیا بگەڕێتەوە بۆ ساڵانی سەرەتای 1900 زۆری ئەو مزاحرە و ئیزرابانە لەو سەردەمانە کراون کە حیزبی محافزین لەسەر حکوم نەک حیزبی لەیبەر چونکە هەمیشە لەیبەر وتوێتی ئێمە هەمومان لە یەک پاپۆڕین پاپۆڕەکە نقم بێ ئێمە هەمومان نقمە طبعا وەکوتە مەسلەی لە ساڵی 1950 زۆر مطمئن نیم لە ساڵەکە وەڵام پێم وایە 1953 یا 1952 کە ئیزرابی دۆکەر بوو لە شەرقی لەندەن لە ڕۆژەڵاتی لەندەن کە لەوێ ئەنەتیجە وایان لە هات کە حکومەت ئیجبار بوو کە لەیبەر لەسەر حکوم بوو دوای حربی عالەمی دوو هەم بوو چێرچوو کەوت بوو ناچار بوون بەوەی کەوا بە جەیش و بە پۆلیس بشتێنن ینی ئەوە ئینەکە گرنگ بووە ینی ئیزرابەکە بە قوت و بەهێز و کاریگەر ئیزرابەکە ئەوە بەهێز بووە اینجا ئیتر دوای ئەوەش مەسا ئیزراب لە بوارەکانی ترا بەردەوام هەبووە وەکوتم بەرخوبەریت وەکوتم مواصلات زۆر ڕۆڵێکی کاریگەری بووە ینی کە ئیزرابی مواصلات بۆ ئیتر شتەکان وەستا وەکو ئێستا ئیمەیل هەبووە شتێکی ئاوا هەبووە کە خەڵک پێویستی بۆ نەبێت ئیتر نامەیە لێرەوە نەگەیشتوەتە سکۆتلەند نەگەیشتوەتە شاری نەگەیشتوەتە شوێنێکی اینجا دوای ئەوە ماینەر هاتوۆتە پێشەوە وەکو قسەمان لەسەر کرد ئەتوانین بچینەوە سەر ماینەر لە دوایە طبعا ئەوە لە ساڵی 1984 ئەو ئیزرابانە بووە مەسەلەن لەوێ 142,000 کرێکاری ماینەر بەشداریان کردبوون لەو ئیزرابە 142,000 کرێکار لە ساڵی 2002 طبعا کرێکارانی ئاگرکوژانەوە ئیزرابیان کرد بەڵام لێرە لیستی ئەوەیتیانەیە کە لە ساڵی 1992 کە من خۆم بەشدار بووم لە شاری داندی مەحمەلێکە بوو کارگەیەکە بوو کە هینی دروستە کرد سەعاتی دروستە کرد کە ئێمە لێرەوە من ئەو کاتە طبعا علاقم گەرم بوو لەگەڵ SWP زۆر نەشید بوو ئێستاش یەکێکن لە هەرە نەشید SWP مەبەستت پارتی پارتی کرێکارانی سۆشیالیست کارگەرانی سۆشیالیست وەرکەر پارتی ئێستاش یەکێکن لە هەرە چالاکەکان و خەڵکی یەکجار چاک و باشیان لە حەقدا تێگەی من لەگەڵ ئەوان طبعا نەقابە ڕێکی نەخست ئەوان پاسیان ڕێخست ئەوان پاسی کۆچیان ڕێخست لێرەوە سێ کۆچیان ڕێخست چون بۆوێ لەوێش جامن ئەو کاتە ساڵی 92 وێشتن هینێکم نەبوو ینی نەبوو بووم بە بریتیش ئەوان زۆر خەمی منیان بوو کە نەوەکو من بگیرە من هەرچەند نەچوومە پێشەوە ئەوان منیانە گێڕا دوایان و بگیری دوای پۆلیسە نێرێتەوە ئیتر ئێمە شەو ڕۆژێک لەوێ بوون دوایی گەڕێنە ینی نەبووی بە بریتیش مەبەستە هێشتا جنسیە وەرنەگرت بوو ڕەگەزنامەی وەرنەگرت لەبەرەوە ترسان کە تۆ بگیری ڕەوانە بگیرم ئەوان زۆر بەتەنگەوە ئیتر طبعا ئەوە باشیان نییە لەم لیستا بە هیچ شێوەیەکیانێک کە 300 کرێکار بوو بەداخەوە دوایی ئیزرابەکە تێشکە دامیان نەبوو تێگەی تێشکا و هەر 300 کەشیان دەرکردن پێم وایە لە ساڵی 2007 لە ساڵی 2023 لە ساڵی 2023 نێرسەکان هینیان کرد ئیزرابیان لە ساڵی 2007 کرێکارانی بەرخوبەری لەسەر مستەوای هەموو بەریتانیا ئیزرابیان لە ساڵی 2009 عینە شت ئەوان کردیانە کرێکاری بەرخوبەری لە ساڵی 2011 بەشی ئامی کەرتی دەوڵەتی کردی وەکو خەستەخانە وەکو مامۆستایان وەکو بەلەدیە و وەکو ئەو شوێنانێک ئەوان سەر بە دەوڵەت
یعنی ئەمە کورتەیەکی ئەو ئیزراب و مزاهرانە زۆر وەکوتم مینەشی پانۆرامایکی باش بوو، بەڵام من چاوم هێشتا لەسەر ئەوەیە کە ببینم کاریگەری کۆمەڵایەتی ئەم جوڵانەوە کارگیریە چێت، چونکە جوڵانەوەی کارگەری بەڕێزی ئێستا باسی کرد هاتیتە سەر و نقطەیە یا لەم خاڵەوە دەستێ پێکردوتە ڕۆژگارێک کەمکردنەوەی سعاتی کار بۆ 11 ساعات حدوددانانی بۆ 11 ساعاتۆمانە بەدەستکەوتێکە ژمێررا. ئەمڕۆ ئێمە کە لە سەردەمیەکەینەوەانە کە 8 ساعات کار تقریبن بۆ بە قانون ئەگەر چێمە تەنها لەسەر وەرەقەوە لەسەر کاغەزواجینە هەر لە خودی سویدا کە منە ژیمەوەوانە ڕۆژکار زۆر زیاترە لە 8 ساعات و لە 9 ساعات و لە 10 ساعاتوانش تەنانەت و وێنی زۆر جار هەتا سندیکاکان و ڕێکخراوە کارگەریەکانیش هیچیان پێ ناکرێت لە بەرایان نانەوەی هیچ بکەن ئەساسن بەهۆی ڕابەرایەتی بیروکراتیانەوە ئەویان لێگەڕین. بەڵام بە هەر حاڵ لەو ڕۆژەوە کە 11 ساعات بۆ بە قانون و ئەمە بەدەستکەوت ژمێرراوە تا ئەمڕۆ کە 8 ساعات قانون و بەدەستکەوت دەژمێری یاخود لە هەنێ قەتاع حتا مەسەن لە فەڕەنسا و لە شوێنانی تریشاین بووە، ئەمە یەک مێژووی درودرێژ و بڵین پشنگدارە لە کاریگەریدانانی جوڵانەوەی کارگەری نەک تەنها لەسەر ئەم مەسەلە دیاری کراوە، بەڵکو لەسەر مەسەلەن تەندروستی، لەسەر مەسەلەی خانەنشینی، لەسەر مەسەلەی بیمە کۆمەڵایەتیەکان، لەسەر مەسەلەی ئەوەی کە تۆگەر بێکارە بی چێپارە دەداتێ و چۆن ژیان بەسەر بیتوانە، لەسەر ئەوەی کە ئەگەر خانوود نییە کرێکی تۆوانە چێکرێکت بۆ قەرە بۆ کاتەوە وەختێک بێکارە یا وەختێک کە کارت نییە مە مەجبوری لە خانووا بژیتوانە چێ کۆمەک دەکا بۆ کرێ خانووەکە تۆمانە. تەواوی ئەم شتانە کە ڕوویاوە یا مەسەرەن خوێندنگای مناڵان، خوێندنی مناڵان، خوێندنی خۆڕایی مناڵان، نازام دیارە لە بەریتانیا پێم وابێت تا ئێستا خۆراک بە خۆڕایی نییە بۆ مناڵان لە خوێندنگاکانە، بەڵام لێرە لە سویدا و لە وڵاتانی ترە ئاوایە. بەرحاڵ ئەم هەموو گۆڕانکاریە کۆمەڵایەتیانە کە ڕوویداوە گۆڕانکاریانە لە حتا لە ستایلی ژیانی کۆمەلگای هاوچەرخاو ئەوانە هەر چۆن سەیرەکەی توانە لە هەرچۆ دەستی بۆ بی دەستی جوڵانەوەی کارگەریتیایە. یعنی ئافرم بۆ ئەوەی حەسانە هەبێ بۆ ئەندامی پەرلەمان جوڵانەوەی کارگەری لە پشتە، بۆ ئەوەی مافی دەنگدارمان هەبێ کە ئێستا هەموو باسی دیموکراتێت و پەرلەمانتاریزمەکەن و سەرمایەداران وەنە ئازان و ئەوەنە ڕێک و پێکنەوە تا کۆمونیزم و سۆشیالیستەکان ڕقیان لە دیموکراسی ئەوانە، بەڵام سەیرەکەی بۆژوازی سەرمایەداری بە شەقی جوڵانەوەی کارگەری بۆ بە دیموکراتی ئەجینا دەستگایشی ئیستیبدادی و سەرکوتگەری هەبوو، پەرلەمانێکی هەبوو کە هی ئەشرافەکان بوو، ئەوەی پارەی نەبووە نێتوانی کاندید ببێتە ئەوێ، ئەوەی پارەی نەبووە ئەساسەن بۆی نەبوو دەنگیش بدا. هەموو ئەوانە بەرابەری ژن و پیا و بەرابەری مافەکانی مناڵان هیچ کام لەمانە لە جوڵانەوەی کارگەری بەدەر نییە. من پێم خۆشە لەم ڕووەوە خاڵە و وێزگە گرنگەکانی جوڵانەوەی کارگەری بەریتانیا بناسم. کەی بوو کە دەوڵەتی ڕەفاه لە بەریتانیا دروست بوو؟ وایە بەڕاستی جوڵانەوەی کارگەری چه باجێکی دا بۆی دەوڵەتی ڕەفاه دروست ببێت؟ چونکە دەوڵەتی ڕەفاه یاخود دەوڵەتی خۆشگوزەرانی و خۆشبژێوی لە ئەوروپایە وانە بۆ شتێک بێ کە کارگەران بەبێ باش بەدەستیان هێنابێ. باجێکی گەورەیان داوە، چ وەک جوڵانەوەکەیان بەرەو پاشیان گەڕانوەتەوە، چ وەک ئەوەی کە بەڕاستی دەستبەرداریان کردوون لە شۆڕژگێڕێتی لە ڕاپەڕینی شۆڕژگێڕانە، چ ئەوەی بە کۆت و پەیوەندی تر بەستویانێتەوە. من پێم خۆشە لەم بابەتەوە ڕایتەوە ببیست. هاوڕێکیان زۆر چاکە دەست خۆش. جارە پێش هەموو شتێک طبعاً کە حربی عالەمی دووهەم بوو توان لێوە دەستێت کە حربی عالەمی دووهەم بوو طبعاً وەضع زۆر خراپ بوو لە ئەوروپا، بەریتانیا وەضعی زۆر خراپ بوو. خۆ تێزانی دا هەموو حربێکە خەڵکێکی زۆرم برێ، خەڵکێکی زۆر بێکارە بێ، بەشی زۆری ئەم ئازابی حربیژەکەوێتە بەداخەوە کەوێتە سەر ژنان و سەر مناڵان و سەر پیر و پەککەوتوان و ئەوانە. ئێتر کە لە کاتێکا کە حرب تەواو بوو طبعاً تۆری حزبی محافزین هینەکان دۆڕان، لەیبەر هاتە سەر حکوم. کە لەیبەر هاتە سەر حکوم طبعاً پێشەوەی کە لەیبەر بێتە سەر حکوم لە ئەسنایی لە سەردەمی شەڕەکە یعنی ئەمێ ئاماژە بەوە بکەم کە خەڵکی خۆی شتی دروست کرد. مەسایەکە لەو شتانەی کە دروستان کرد خەستەخانەیان دروست کرد، یعنی خۆیان خەستەخانەیان دروست کرد، خۆیان وان لەوە کردکەوە مەسەلەن کە نەخۆشخانە هەبێت کە خەڵک بە بەلاش بچێنە، خۆیان هاتن مەسەلەن هەرەوەزیانە کاریانە کرد، خواردنیان دروستە کرد بۆ یەکتری، یارمەتی یەکتریانەدا تێگەی ئەمە خۆی ئەمە شتێکی زۆر گرنگ بوو کە خەڵک کردی کار وەکو چۆن لە وێنانی شاکرا. بەڵام بەداخەوە ئەو حرەکەت چەپە سیپراس کوشتی ئەوەی کوشت ئێنا خەڵکی خۆی لەوێ خۆی یارمەتی خۆی ئەدا هەموو شتێک خۆیان ڕێزیان لە بەریتانیا بوو. طبعاً
قسەکەت بیر نەچێتەوە یەک سەرنج زۆر دقیقەکە ئەوە نییە بووی کە قووەت و قودرەتی جوڵانەوەی کارگەری ئەو جوڵانەوە کۆمونیستی و سۆشیالیستە لە بەریتانیا بناسیین ئەوەیە چەرچڵ شەڕی جیهانی دووەمی لە بەرامبەر هتلەرا بردەوە یعنی ئێستا لە هەموو دنیاەکە باسێکەن ئەمانە چەرچڵ پاڵەوانی شەڕی جیهانی دووەم بووانە هەر شەڕی جیهانی دووەم تەواو بوو دەریان کرد لە دەسەڵات بۆ لەبەرەوەی ئەساسەن وا نەبوو ئەوەی کە شەڕی جیهانی لە بەرامبەر فاشیزما بردەوە جوڵانەوە پێشکەوت و خوازەکان بوون ئەوان نەبوونایە ئەسڵەن فاشیزم سەرەکەوت بەسەر دنیاە ئەوە حەقیقەتەکەی بوو زۆرجار بزوتنەوەی کرێکاری مەرج نییە یعنی ئەو بزوتنەوەی خەڵکی بزوتنەوەی کرێکاری مەرج نییە لە ڕێگای ئیزراب مزاهرەوە شت دروستکاش مەتالیبەکانی جێبەجێکە زۆر جار ئەتوانی دەوڵەت ئیجبارە بێ یا دەوڵەت ئەوێت کۆنترۆلی واقعەکە بکات لە ڕێگای تۆکو ئەوەی کە باسم کرد لە سەردەمی حربی عالەمی دووەما کە خەڵکی خۆی دروستی کرد ویستم ئەوە بڵێمانی کە کاتێک لەیبەر هاتنە سەر حکوم یەکسەر ئەوان ئیتر نازانم بە چ نیازیەوە بۆ بوو کە کۆنترۆلی خەڵکی بکەن ئەو مەکسەبە لە خەڵک بسنەوە خۆیان بیکەن یا ئەوە بوو کە یعنی خۆیان ویستیان هەنێ ئیسلاحات ریفۆرم بکەن تەوان ئیترەوە بوو کە لەوێ هین دروست بوو National Health Service سیستەمی صحی سیستەمی تەندروستی نەتەوەیی لە وڵاتە دروست بوو بیمەکان دروست بوو ناچاریش بوو یعنی بۆ خەڵکێکی زۆر هەبوو مثلەن ئەوەی کەنانی بۆ پیا کرد وەکو خۆڵانەوەیان بە کوردی لە دەستیدا بوو وانە ئەوەی کەوانانی بۆ پیا کردبوو مثلەن معوەق بوو نەیەتوانی این کرد لەبەر ئەوە یعنی مەجبور بوون ئەم شتانە بکەن کە ئەم شتانەش کرا طبعا ئەمانە جۆرێک بوون لە ئیسلاحات لە حقیقەتە بەڕای من یعنی لە دوای حربی عالەمی دووهەم وردە مەعەدا لە هەنێ قوتاعانە وەکو لە هەنێ بەشانە بێ وەکو بەشی کرێکارانی خەڵوزەکە و بەشی مواصلات و بەشی بەرق و بەرید یعنی لەمانانە بێ یعنی زیاتر کەمتر مزاهرە و خۆپیشاندان و بڵێن ئیزراف کراوە لەوینانە بەڕای من یعنی ئەگەڕێتەوە بۆ مەسلەی پێشکەوتنی سەرمایهداری ئەمە بەحسێکە یانێتوانین هەر بە کوردی قسەی لەسەرکەین کە ئێمە مەسەلەن کە کاتی خۆی مارکسیش باسی کردووە عەولەمە یعنی کە عەولەمە هەرچەندە تا ئێستاش مێژووناسەکان و سیاسەکان ناتوانن ڕێکەون لەسەر ئەوەی کەوا ئایا عەولەمەکەی دەستی پێکردووە هەنە لە مێژووناسەکان و ئابووری ناسەکان و سیاسەکان ئەگەڕێنەوە بە ساڵانی 1600 هەنێک کە لەو حاڵەتێک کە لە ساڵی 1600 شەریکەی هندی شەرقی بەریتانی لە هیندا دروست بوو هەنێکیان ئەگەڕێنەوە بە ساڵانی 1800 هەنێکیان ئەگەڕێنەوە بۆ سەردەمی عەولەمە طبعا لە حقیقەتە یعنی پێش ئەوەی بێنە سەر ئەوە حرەکەیەک نەک حرەکەیەک یعنی ئابووری ناسەکان هەنێک خلافات هەبوو لە نێوانیانە کە هەنێکیان ئەیانویست مەساکیان لەوانە بڵێن هینە بوو چینس کە چینس بوو کە چینز یعنی ئابووری ناسێکی گەورەی بەریتانی بوو ئەیویست کە دەوڵەت تەدەخولکە لە هەموو شتێکە بۆ ئەوەی کەوا بتوانێت سێتەرە بکە بەسەر هەموو شتێکە یعنی ڕێگای وا جڵە و بە تەواوەتی شۆڕ هین نەکرێ شل نەکرێ بۆ سەرمایهداری بۆ بورژوازیەت بەڵکو دەوڵەت بیگرێتەوە دوایی ئێمە سەر ئەوە بەڵام ینی قەزم چێ قەزمەیەکە و ئاراستەیە هەبوو ئەو کاتە لەبەر ئەوە یعنی تۆ لەو حاڵەتانە زۆربەی زۆری قوتاعەکان وەکو قوتاعی تەلەفۆنات و قوتاعی بەرق و بەرید و حتا کانەکان و مەسەلەن زۆر لە کۆمپانیای هین مەسەلەن خەت خطوتی جەوی هەموو ئەو قوتاعە گرنگانە هەر هەمووی سەر بە دەوڵەت بوون یان بۆچی چکە لەبەر ئەوەی کە ئەو کاتە دەوڵەت سیاسەتی کینزی هێنەکرد سیاسەتی کینزی تطبیق کرد کە سیاسەتی کینزی شەتا لە ساڵانی 50 و لەسەر تا 60ەکانان لە برەوە بوو بەڵام لە ساڵی 79 کەی تا چەر هاتە سەر حکومانە وردە ئەوە یعنی کرد دوایی ئەچینە سەر مەسەلەی نیولیبرال کە چۆن کنەی کرد لە سیاسەتی کینز جا ئەگەر بێنە سەر ئەسڵی قسەکەمان کە ئەوە یعنی کە بێنە سەر ئەوە یعنی بەڕێی من عەولەمە لە بری ئەوەیە یعنی ئەگەر تۆ نەژڵێ عەولەمە یعنی پێشکەوتنی سەرمایهداری لە بری ئەوەی حرەکەی کرێکاران بەرێتە پێشەوە بەداخەوە حرەکەی کرێکاران بردۆتە دواوە یعنی ئەمە کارایی خراپی لەسەر کرێکاران لەسەر من ئەمە ڕێیم وایە لەسەر بستنەوەی کرێکاران داناون لەسەر ئەمەش زۆرە نووسیوە یعنی لەو بانانەوە مەسەلەن
بە تایبەتی لە هاتنی تاچەر بۆ هین لە هاتنی تاچەر بۆ حکم و هەروەها تا هاتنی ڕێگن لە ئەمریکا بۆ سەر حکم و دوای کێشەکانی ئابووری کینز و بەڕێکردنی ئابووری نیولیبرال کە لە ساڵی 1938 لەسەر دەستی فریدریک هایک لەگەڵ کابرایکی لوینج ڤۆن میس ئەگەر پرۆناونسەکەی غەڵەت نەکەم میلتۆن فرێدمان و میلتۆن فریدمان لە دوایە هاتنەوە میلتۆن فریدمان کابرایکی ئەمریکی بوو طبعا ئەمان هەوڵیاندا کە ئیتر یعنی طبعا تاچەری یارمەتی دەربوون لەم مەسەلانە و نەکرد تاچەر یعنی حزبی محافظین سیاسیەکانی حزبی محافظین یارمەتی دەربوون لەسەر مەسەلان چونکە ئەمان ئەیانوت دەوڵەت بیرۆکراتیە دروستەکە و دەوڵەتی ئیرادەی فرد ناهێڵێتەوە پێشنیار و دەستپێشکەری فرد و ئیندیڤیدوێڵێتی فرد حڕیەتی فرد لە ناو ئەدا لەبەر ئەوە ئەم سیاسەتی نیولیبراڵە ئەوەیە کرد بە دەوڵەتی بەڕێگریەکە ئەزانی لەبەرەوە پێشەوەچوونی سناعەتە تێگەی بۆ طبعا ئەمەش کە بوو وردە وای لە هات کەسەری سیاسەتی کینزی خوارد کە ئەو لەگەڵ دەوڵەتا بوو لەگەڵ لەغاوکردنی سەرمایەداریا بوو لەلایەن دەوڵەتەوە طبعا ئەمە سیاسەتی نیولیبرال طبعا وای لە هات طبعا تاچەر و ئەوانە دامێکی کولیان کرد لەو هینانە ئەتوانین چینە سەر مەسەلەی تاچەر کە چوار ئیسلاحی گەورەی کرد یعنی کە بە حقیقەت شۆڕش بوو بۆ بورژوازی یعنی کە تۆ بازە شۆڕش بوو بەسەر چینی کارگەر و منش دەڵێم بۆ بورژوازی شۆڕش بوو بەسەر چینی کارگەرە بەسەر نەکرد چینی کارگەر بەسەر هەموو خەڵکەکە یعنی مەسایەکێ لەو شتانێک کە کردی هین بوو یعنی کردنی قوتاع دەوڵەتەکان بە قوتاعی خاص مثلا لەوانە تەلەفۆنی بەریتانی لەوانە مواصلات بەشێکی زۆری تا ئەسەر بەشێکە لە دەوڵەتە ماوە چونکە بەش بوونوانە مەسەلەی هی کۆمپانیای ئاو مثلا بۆ نمونە کۆمپانیای غاز هەموو کۆمپانیەکانی تر وردە طبعا کە ئەژڵێن اقتصادی بەریتانی لەو کاتا لە بووما بووە لە چی بڵێن گەشەکرد نابووە لە گەشەکرد نابوو مەسەلەکە ئەوە نەبوو کە اقتصادی ئەو بەریتانی گەشێک مەسەلەکە ئەوە کە ملکی دەوڵەت دەفرۆشرا پارێکی باش ئەوانەیە ملکی دەوڵەت دەفرۆشرا پارێکی باشە چووە خەزێنەوە و ئیتر ئەوان ئەتوانی شتکەن هەرچەنە خۆ لە سەردەمی تاچەرە بە گوێرەی هین ئینفلیشن هەڵاسانی پارە کاگەیشتە کە من ئەو کاتە هاتمە ئێرە هەتا لە 17 لە 18 سەرکەوت یعنی لە حقیقەتا تاچەر لە دواییە ئەوەنە بێ شخصیت بوو ئەوەنە بێ شخصیت بوو تۆنی بێن قسەکان قسەی ترێنێەوە تۆنی بێن لە کتێبێکی لەسەر تاریخی حرەکەی کرێکاران و تاریخی هەمووی تێکڵاو یعنی تاریخی حرەکەی کرێکاران و تاریخی بریتیش ئیستابلیشمنت دامەزراوەی بریتانی تاچەر ئەوەنە هین بوو یعنی ئەوەنە مەحتوب بوو لە مەسەلەی دەنگەوانە مەجبور بوو شەڕێ بکە ئەڵێ ئەو کاتە پێشەوەی شەڕەکەی هین بکە دۆکلان ئەرجنتین فۆکلاند جەزیرەکانی فۆکلاند پێش ئەوە شخصیەتی تاچەر هاتە سەر لە سا 17 بەڵام بەکردنی ئەو شەڕە بوو لە سا 67 بوو لە سا 60 طبعا ئەوە یەکێک بوو لە دەستکەوتەکانی بورژوازیە لە سایز تاچەرە هینی دووهەم مەسەلەی لێدان بوو لە نەقابە کە بە هەموو شێوەیە نەقابەی تقریبا تا ئێستا شەر نەقابەی هەڵبەشانەوەیکی لەو شتانێک کە کردی مەسەلەن منعی هەموو هاوپشتیەک و هاوکاریەکی کرد چ معنەویان و چ جەسەدیان یعنی تۆ بۆ نییە بچی لە ئیش بەجێ بهێڵی یا بچی بەشداری بکەیت و دعمی پیکردلاینی مەسەلەن قوتاعەکەی تۆ ئەنجا لە لایەکی ترەوە کە ئەو هات کە طبعا یەکێکی تر مهمتر ئەوە بوو کە کاتێک کە بەشە دەوڵەتەکانی کرد کە بە بەشی تایبەتی ئەوانیش نەناخواانە بوون بە بەشوە یعنی کە بوون بە بەشوە نەقابەش لەوێ دەگەیەکی گەورەی نەقابەش بوو بە بەش مەسا بڵێن ئێستا ئێمە من لە قسمی شارەوانی ئیشمەکرد لە بەشی خانوبەرە مەسا هەر لەو
قسمی شارەوانی لە لای ئێمە 3 نقابە 4 نقابە ئیشی تیاکە 4 نقابە ئەندامیە بوو مەسەلا نقابەیەک بۆ کرێکارەکان نقابەیە بۆ ئەوانەی کەوا مثلا ئەوانەی کە کاروباری نەزافە و مثلا ئەوانە نقابەیەک بۆ ئەوانەی کەوا بینەکان چاکەکەنەوە مثلا نقابەیە بۆ حرەسەکان یعنی وای لە کردوا بەشی کردو لە کاتێکا کە ئێمە نقابەکە ئێمە بڕیاری ئیزدادی ئەدا ئەوانە هاتنەوە بۆ سەر ئیش کاتێک ئەوان بڕیاری ئیشیانەکە ئیزداویانەدا ئێمە چونەوە بۆ سەر ئیش علاقەی بە ئێمە نییە و دوای نەشتوانی هاوشانیشی پێ تەمان ئەمەژێکی گەورەترین خزمەتی کردبەوە ئەو خەسڵەتە پیشەیی جوڵانەوەی کارگەری بەریتانیا دوایی بە دژی خۆی بەکارهات ینی دەورانەگە و خەسڵەتە پیشەیە بەهۆی ئەوەی کە تۆ مەسەرەن جۆرێک ناسنامەیەکی پیشەی بە خەڵگە بەخشیت و ئەوانە بەپی پیشەکەی چۆ بوو بە ئەندامی سندیکاوانە وەڵام دووبارە تاشەم چەکەی بەکارێنا لە دژی سندیکاکان و بەشبەشی کردن پارچە پارچەی کردن و بێهێزی کردن ئەوە جگە لەوەی کە باسی کارگەرانی کانەکانی بەریتانیا و ئەو مانگرتنەی کە بوو لە 84 تا 86 پێما بە درێژەی کێشایە من 85 بەڵێ تا ئەو ماوەیە درێژەی کێشاوە ئەو ماوە دوور و درێژە ئەو مواجهاتانە بووە سەرنجام تا چەر خستنی یعنی تێشی شکاندن بە مانای کەلیمە ئەمە یەک پەلامارێکی زۆر جدی و بەسەر جوڵانەوەی کارگەری و ئەساسەن مەسەلەکە قازانج و بەژەوەندی اقتصادی نەبوو هیچ کاتێ هەنی باسەکە لەوە نەبوو تێکشکاندنی ئەم مانگرتنانە ئەبێتە ڕاستەوخۆ بێتە هۆی بەژەوەندی بۆ ژوازی بەریتانیاوە بە شکلی پارە ئەتوانێت قازانجی لێ بکەوەوانەڵا قازانجەکەی سیاسی بوو سەرنجامی ئەوە بیتر کردی ئەوەی کە ئەو پرۆسیسەی کە ئەویزبی باتە پێشەوە لە دژی تەواوی جوڵانەوەی سندیکای جوڵانەوەی کارگەری بەریتانیا کردی بردێ پێشەوە تۆ مەسەلەیەکی مهمی باسکە یەک دقیقە لەسەرەوە قسەکەم دوای چمە سەر باسەکە ئەوەی کە تۆ باس کرد لە حەقیقەتا من لەبیرم چوو بێ من دەست خۆش بێ یعنی ئەوەی کە ئەو کردی شتی سیاسی بوو نەک ئابووری بۆچی چونکە ئەگەر وەکو لەما کە من بۆ خوێندی تۆ لەم لیستە یعنی بەشی زۆری ئیزرابەکان بەر ئەوان کرد لە ساڵی 1970 سەرەتای 1970 ئەمە یەک و هەمیش یعنی ئیسپات بۆ ئەوە طبعا دای لە ئەو کۆمێنێتی ئەو خەڵکی مانەر هەمووی دەنگدەری لەیبەر بوو دەنگدەری حیزبی عومان بوو کە لێدان یعنی کاڵم دەنگدەری بوون یان هێرخوان نا ئایلا خزم کە سوکار کۆمێنەکە هەمووی ڕاست یەکشا کە شوێنەکەی ئەساسی ئەوانی لێبوو کە لێدان هەرکۆ ئەو کۆمۆنێتەیە تا ئێستش 40 ساڵ دوای ئێستش هەر پیانۆ دیارە ماڵت ئاوا بێت تقریبا 40 ساڵە 40 ساڵ ئێستش فقر و بوسی ئەوە پیانە دادا بەڵام نقطەیەک بۆ ئەوەی کەوا قسەکەی ئەخیرە لە هەڵبژار لە ڕیفراندۆمەکەی کە ئین بوو ڕیفراندۆمەکەی برێکزیت دەنگیاندا بە دەرشوو لە برێکزیت لە انتخاباتەکەش دەنگیان بە محافزیندا لەوێ یەک نقطەی تر هەیە بۆ ئەوەی کە تاکید کەمە لەسەر قسەکەی تۆ کە ڕاستە لە کاتێکا کە کانە بەردەکان کانە خەڵزەکان تەواو یعنی شکان تێشکان دوای ئەوە کە وردەدایان خستن تا چەر خەڵوزی ئەهێنا لە هۆڵندەوە بە گرانتر یعنی ئەوە ئیسپاتە کە مەسەلەن مەسەلەی ئابووری نەبوو لە هەموو ڕێک و قازانجە بێمەسەر ئیسفادەکانی تاچەر هیسێ هەم خاوسێ هەم بۆ بورژوازی مافی کڕینی خانووی دانا کە مافی کڕینی خانووی دانا تەمان لێرا دوو قازانجی کرد قازانجی یەکەم ئەو بوو کرێکاری بەستۆ بە ممتەلەکات بە خانووە یەگەی کە کردی بەخان لێوێ ئەو نقطەیە بە هاوڕێیانی چۆن پێشتر خەڵک نەیەتوانی خانوو بکڕیان نێتوانی خانی حکومت بکڕێتەوە نەیەتوانی خانووی حکومت ئەو خانووی سپاس بۆ ڕوونکردنەوەکە لە حەقەتا وایە ئەو خانوانەی کە ئێمە پیاڵن لە خانووی شارەوانیە و هەروەها خانووی هاوزینگ ئەسۆسیێشن جەمعەیەکی ترەکە ئێستا زۆر گەورن یعنی خەڵک نەیتوانی ئەوە بکرێتەوە چکە نەکردنەوەی ئەوەش زۆر باش بوو هەر دەمەجا لە سیاسەکە دەرچێ یعنی مەسەلەن ئەو کەسانێک کە بێ خانوو بەرە بوون زوو خانوویان بەرەکەوت بەڵام کە ئەو مافەیدا بە خەڵکی وەکوتم لە دوو لاوە یەکەم کردنی بە عەبدی خانوو دووەم کردنیشنی بە عەبدی بانک یعنی هەم ئیستفادەی بە بانک گەیان چکە خەڵکێکی زۆر سلفەی عینی کرد ئەو کاتەش سلفە
زۆر گران بوو، ینی فایزی قیمە زێدەبایی زۆر گران تێگەی لەما بان قازانجی کرد، لەما حزبی محافزین قازانجی کرد، لەما لەیبەر و خەڵکی ینی حزبی عومال و ئەوانە زەرەرێکی زۆری کرد. تەبعاً بەمەرجێکیش بە هیچ شێوەیەک نیوەی ئەو ڕێژەیەش لەو ساڵەوە کە ئەوە کراوە مافی کڕینی خانوو شارەوانەکان دراوە بە خەڵکی لەو کاتەوە تا ئێستا هیچ حکومەتێک نە لەیبەر و نە حزبی محافزین نیوەی ساڵانی 1970یان خانوو دروست نەکردووە کە دووقات و سێقاتیش خەڵکی بێخانوبەرە چۆتە سەرەوە بە حکمی هاتنی خەڵک بە حکمی زیادکردنی نفوس ئەم جۆرە شتانە. تەمان ئەمەش لێدانێکی تر بوو منە هاتم خانۆکەمە کڕی پاش ساڵێ نەکرد کە خانۆکەمە کڕی 15,000 پاوەند مقدمەشیانەدا پێم لیان داشکان لیان لە سعری خانۆکەیان داشکان مەسا خانۆکە بای 7,000 بواە لەم دوایە کامیرۆن کە هاتە سەر حکومەتی لە 150 داشکێنی لە 150 بەڵێ هەر تەنها بۆی کە مەجبورەکەن بیکڕیت و ببەستەوە خانووە کۆمیونیتی ئەم خانووەکە هی مڵکی خەڵکە و مڵکی گشتەوەمانە نەمێنێ یانیەوە تابشکردنی کۆمۆنەوەی کە مەسەرەن ئەمانە دژایەتیکردنیان لەگەڵ کۆمونیزمە دژایەتیکردن نییە لەگەڵ دیکتاتۆرێت و ئیستیبدادوانە دژایەتیکردن لەگەڵ هەموو شتانەی کە هاوبەشی هەمانە ئێمە پێیان بکرێ من باوەڕم وایە پێیان بکرێ ئەم دەوڵەتە سەرمایه‌دارانە ئەو هەوایی کە هەڵی ئەمژین ئەیکەن بە مڵک ئەوانە بەشبەشیەکەن و ئەڵێن چۆنی بیفرۆشین و هینیکەن ینی هەر شتێک کە مڵکی گشتی ئێمەیە بۆ ئەوانە بێتە سەرچاوی قازانج و ئەوانە و پرۆسیسی نیۆلیبرالیزم بەڕاستی داگیرکاریە تاڵانکاریە بەر لەوەی بەرهەمهێنان بێت تاڵانکاری ئەو شتێکە کۆمۆن هی ئێمێ بەڵێ هاورە ئابووری نییە هەرچەنەوە مەسەلەیەکی تایبەتیە اقتصادی سەرمایه‌داری ئابووری نییە وەکو تۆ وتی ئیرهابە یعنی تاڵانکردنە کوشتنە برینە هەموو شتێکە بەس ئابووری نییە بەرحاڵ ئابوووریەکە ئابووری جەوهرە ئابوووریەکەشی هەر نادروستە هەر ناهاوسەنگە ئەوەی کە مارکس باسی کردووە لە جوانترین و پاک و تەمیزترین مۆدێلیشە ئەوەی کە لە سەرمایە عرضکرا ئەمانە هەر ناڕەوایە هەر نابەجێیە هەر بێ بگۆڕێ بەڵام هیچ کاتێک کاپیتالیزم بەو وێنە پاک و تەمیز و مۆدێلە جوانە نییە کە ئێمە مەسەن بۆ نمونە لە ڕئسمالە لە کاپیتالی مارکسا کە مەسەن مارکس نوازانەوەڵی خاتری گرتون تێتی دێ باشە ئەوە گرتم هەموو قسەیەکە ئەیکەن ڕاستە هەموو شتێک بە نرخی خۆی فرۆشرێت تاوانی ناکرێ هەموو شتێ بەرەمێنێ دووبارە نیزامەکەتانە بێ بڕوخێ بەڵام هیچ کاتێ سەرمایه‌داری ئەوانە سەرمایه‌داری هەموو ڕۆژێکی تاوانکاریە هەموو ڕۆژێکی جەردەیە هەموو ڕۆژێکی زەوتکردنی مافی هەموو ئێمێ بەڵێ هین بە هەر پێشەوەی بچمە سەر نقطەی چوارم ئەوەش ئەڵێم یعنی بەمە کرێکارانی کرد بە دۆستی خۆی یعنی بوو بە دۆستی هینی حزبی عومان ینی خەڵکی بە حزبی محافزین ببووە حزبی محافزینی پێ باشتر بوو لەوە چکەوتی ئەمکا بە خاوەنی خانوو یعنی ئیتر دەنگیان بۆ حزبی عومان نادا طبعا نقطەی چوارەم کە کردی ینی ریفۆرمی چوارەم دیریگولیشنی پێ ئەڵێن بە ئینگلیزی دیریگولیشن بە کوردی مەگەر هەر بڵێ شلکردنی قانونەکانی بزنس ینی کلمەیەکمان نییە بەداخەوە لە ڕاستەکەی ئەویتریان ینی یاسادانان و نەخشە بڵێن چوارچێوەدانان ئەمەیان هەڵوەشانەوەی چوارچێوەدانان هەڵوەشانە ینی شلیان کردووە زانی چۆنە هاوڕێ زار بۆی خەڵک جەماوەر تێبگاڵی وەکو کوردستان نەزانی کە هیچ یەک نییە هیچ چوارچێوەیەک نییە خەڵک ئازادە چیەکەی بیکەوەوانە ئەوە ڕێک وەکو کوردستان ینی بە کوردستانکردنی بەریتانیا بە ئەوەی ناوبنین طبعاً کە ئەمەی کرد ئەمە ئاسانکارێکی گەورەی دروست کرد بۆ بزنس مەسایەکە لەو ئاسانکاریانەکە کردیەوە بۆ کوتم دای لە حرەکەی نەقابە و دوابەدوایەوە مەسەلەن لێرە کۆرپۆرێشن تەکس هەیە یعنی باجی کۆمپانیا هێنایە خوار مەسەلەن ئێستا لێرە لە بەریتانیا باجی کۆمپانیا لە هەموو شوێنێک کەمترە ماعەدا وێنان عێراق لە 15 عێراق بۆ شەریکاتی ئەجنبی ئیرلەندا ئیرلەندەکە بەلاشە یعنی ئەمانەیە ئەینا لە چاو فەڕەنسا لە چاو سویدی لای ئێوە لە چاو ئەڵمانیا ئێمە لێرە تەمان ئەمە شتێکی مهم بوو کردی بۆیە کردی بۆ ئانە وەکوتم دای لە نەقابە وەسێ هەم مەسەلەن
منحەی تریدا پێ مەسەلەن ئەنجا دوای ئەوە وای لەوە کرد کە وا بە ئاسانی یعنی دیڕگولیشنی تری کرد ئەگەر ئەمانە ڕوبەڕووی گەندەڵکاری بنەوە یا دەرکردنی کرێکارێک بنەوە بەناحەق بە هیچ شێوەیە یعنی نەچنە محکەمە قسەکان ئینەکانە نەگایەتە محکەمە مەسەر لیستی ڕەشی دروست کرد لیستی ڕەشی بۆ دروستکردن ئەو کەسێک کە نشاتی هەبیە لە کۆمپانیەکە کە دەریان نەکرد لە ڕفرێنسی پێڵێن ئێمە نازانم چی پێڵێن بە کوردی ڕفرێنسیان بۆ نەئاکرد طبعا بۆشیان بکردایە ناوەکەی تەسکیە دەکا بۆ نمونە تەسکیە دەکا لەمە لە ئیشا باشەوە ئەو شتانە لێرە پێویستە تۆ وەختێک سیڤەکەی خۆ دەنێری یا خۆت بڵێن ئەو نامەیە نێری بۆ ئیش وەرگرتنەوەوانەوە بڵێ من فڵان کەس و فڵان کەس ئەم ناسن کە زۆر کەسێکی باشم لە ئیشکردنەوەوانەیە یعنی ئەو کەسانە کە لە مانگرتنا بەشداریانەکە یا لە چالەشەکانە بەشداریەکە دەریانەکردیان خستن لیستی ڕەشەوەی تر ڕیفرەنسیان بۆ ناکرا من یەک نمونەیەکت بۆ باسکەم لەوانە ینی کوشتن لە برساوە ینی کوشتن لە برس طبعا ینی طبعا لیستەکە چۆ لای پۆلیسیش لیستەکە لە لای پۆلیسیش بوو نەکە لە لای ئەمان بۆ من تازە بوو هاوڕێ ئەمان لای پۆلیسیش لیستەکە خۆی لە حقیقەتە لیستەکە لیست پۆلیس بوو کە مراقبەی ئاخر خۆی قسەکان زۆرن لە کاتی لە ساڵی 1968 تا ئەم دوایەش 139 پۆلیس چوونەتە سیخوڕیان کردووە بەسەر 1110 گروپی سۆشیالیستی چەپ ژینگە لەوانە سۆشیالیست وەرکەر سۆشیالیست وەرکەر پارتی لەوانە هیچ ژینگە برادرانی زەوی مثلا ئەنارکستەکان یعنی لۆکەڵ گروپەکان لە هەر هەمویانە طبعا ئەمانە ئەمە مەوزوعێکی تایبەتیە ئەمانە 139 پۆلیس بوون لە دوایە کەشف بوو کە لە دوایە تەنانەت بەعزێکیان ناوی ئەو مناڵانەی کە مردوون ناوی ئەو مناڵانەیان بەکارهێناوە تەمەن ئێستا لە ساڵی لە پارەکە لە مانگی 11 شتەکە چووە محکەمە پاش ئەم هەموو ساڵە هینیان کرد داوای لێکۆڵینەوەی گشتیان کرد لێکۆڵینەوە کرا بەڵامی دوایی لە مانگی 11 چەند جلسەی ڕان وەستان ئێستا هەم دیستان لە سەرەتای ئەم مانگی چوارەوە وابزانم لە 8 چوارەوەیە دەستی پێ کردوتەوە بەڵام تەنها بۆ لە نێوانی ساڵانی 1973 بۆ 82 جا لێرە ڕەتێکەمە بۆی کە ویستم بیڵێم 73 بۆ 82 لە ماوەی 9 ساڵە 139 پۆلیس خەریکی جاسوسی بن بەسەر سۆشیالیستەکان و ئاورە با ڕاستیکەین و لە ساڵی 1968 بەڵام ئێستا لێکۆڵینەوە گشتیەکە لە ئێستایان بۆ نێوانی ساڵی 1970 بۆ 1982 لێکۆڵینەوە گشتێکە جا لێرە تەبان دیارە بۆ تۆزیحی زیاتری شاوڕێ ئەو 139 پۆلیسە خۆ لە خوانەوە کاریان نەکردوانی تەکلیف کراون لەلایەندام و دەستگاکانی ئینەوە و جاسوسیە بکەنەوەمە ینی نەخشە بۆ دانان بۆ لەلایەن باڵاترین دەستگاکانی بریتانیا بەڵێ فەرموو تەبان ئەوانە علاقەی سێکسیان پیا کردووە لەگەڵ ئافرەتەکان حتایکە لەو ئافرەتانە برادری منە برادێکی نزیکمە یانی لەگەڵ پێنجیانە مناڵیان هەبووە تێگەی مناڵیان هەبووە شتێکی زۆر مهم بوو بەداخەوە کورد لێرە مراقبەی ناکات و شتەکان ناکردنەوە تەماشا ناکەن زانستن مەسەرە ناو ڕێکخراوەی بۆ نمونە ڕێکخراوەی فێمینیستیەوە یا ڕێکخراوەی کارگەری ڕێکخراوەی ژینگە ڕێکخراوەی SWP سۆشیالیست وەرکەر پارتی ئەنارکست برادرانی زەوی تێگەی گرین پارتی هەر هەمویان تا ڕەوابەتی مەسەلەن ڕەوابەتی خێزانی شتیشیان دروست کردو سێکسیان مناڵیان ئەمان لە هەموو شتێکا پێش لە پێش ئەمان مەسەلەن هەیەیانە یەکسەر زان خۆی بەکای کردووە و خەڵکەکەی گواستەوە هانی خەڵکەکەی داوەتەوە توندوتیژی بەکاربهێن یەگەی خۆی هاتووە شتەکانی بڕیەوە مەسەلا ئەگەر چوو بێتنە سەر بڵێن بۆ نمونە هاتوونەتە سەر مەتار ئەبینی مەتار مەسەلەن هینێکی چی پێڵێن تەلبەنێکی گەورەیە ئەمان قەستی گەورەیان تیا کردووە خۆی چووە لەسەرەوە بڕیوێتی تێگەی بۆ ئەوەی کە بچنە ئەمان خۆیان دەست پێشکەری بوون بۆ ئەوەی کەوا سێقە پیاکەن لە لای ئەمە قەزم چی بوو قەزم بۆیە ئەمە باس کرد بۆ ئەوەی کا پۆلیس کەمراقایزانیکی ئەکتیڤە ئەزانێت ئێستا ئێمە لەم گروپی ئەمە معلوم نییە پۆلیسمانتیانە بێ زانێت لەم گروپی تۆ کاری تیاکەمە بەس تەبان چوزانی
وای ڕاست یەکێ لە گرۆپەکانمان خەڵکیی زۆری تیا 350 کەسی تایە هەنێکیان هەر نبینی هەر نابینی جات مەبەستمەوە بوو کە بڵێم کە ئەمانە تەبعاً هەموو ئەکتیڤیستەکانیان چالاکوانەکانیان ناسیوە لیستیان هەیە تێگەی پۆلیس لیستی تایبەتی خۆیان بۆ ئەوە جا یەک نمونەیەکت بۆ باسکەم لە ساڵی 1974 نازام لە چی کارگەیەکا بوو لە چی کۆمپانیایەکە بوو تەبعاً ئیزرابیان کرد کە ئیزرابیان کرد ئەمە دوان چواریان نەقابێکی چالاک بوون تەبعاً گیران و دەریان کردن لە ئیشەکە و دوای بەربوونەکە لە ئیستئنافیان کرد بۆ قەرارەکە ئێستا لە 1974 تاکو ئەم ساڵ سەرەتای ئەم ساڵ ئیستئنافەکان بردو ئەپیلەکان بردو کە پۆلیس چی کردووە یعنی پۆلیس هاتووە ماڵت ئاوا بێ لەوانە لەو شتانێککە کردویانە هاتووە هینێکی دروست کردووە سێناریۆیەکی دروست کردووە چیرۆکێکی دروست کردو دایەتی بە BBC کە ئەمانە توندوتیژی بەکارەهێنن کە ئەمانە ئەوەن لەسەر ئەو ئەساسی بۆ ئەوەیەوە محکەمە هینەکان یعنی ئەمان بیدۆڕێنن ڕاستە هاوڕێ ئەم باسانەی کە کردت و ئەم بڵین مرورە بڵین خێرایە بەڕاستی بەسەر ئەو پیلانەی کە تاتشەر و دەم و دەستگای بۆ ژوازی بەریتانە لە دژی جوڵانەوەی کارگەری کردوانە چیان مرورێکی خێرایە گەرنا ئەتوانین دابنیشین ڕۆژها و مانگها لەسەر ئەم مەسایلانە و ئەم بابەتانە ئەم جۆرە پیلانجێڕێنەمە قسە بکەین و بدوێین بەڵام من وازان جوڵانەوەی کارگەری بەریتانیا و جوڵانەوەی کارگەری لە دنیا بەستەنها کێشەکەیان ئەمنی و کێشەکەیان پۆلیسی و کێشەکەیان لەگەڵ دام و دەستگاکانە نەبووە کە لە ڕێگەی سەرکوت و لە ڕێگەی ئەم شێوازە لە کاری پۆلیسی و ئەوانە مەسەلەن کە نەکرابێتە ناویانەوە مەسەلەن تێک و پێک درابن یاخود ڕوبەڕووی دۆخێکرابنەوە کە تێکشکاندنیان ئاسانە باسەکە لە ڕووی ئابووری و لە ڕووی مەساری ئابووری و لە ڕووی ئەو گۆڕانکاریانەوە کە لە ئابووری سەرمایه‌داریە ڕوئەیە ئەو گۆڕانکاریە کە لە تەکنۆلۆژیا ڕوئەیە ئەوەی کە لە بازاڕی کارا چیە هێنێ چونکە نیۆلیبرالیزم هەر مؤامرات و هەر نەزەریات و هەر سیاسات و ئەوانە نییە نیۆلیبرالیزم وەختێک پێشەکەوێت و ئەوانە بێ بە چوارچێوی ژیانی من و تۆ ینی لەوە دەرەچێت کە بە تەنها ئەوە بێت کە بەسەلەن تەنها ئەوە بێ بیرکردنەوەیکی دیاریکراوە نا بیرکردنەوەیکی دیاریکراو نییە نەخشەی خوتەیەکی زۆر بڵێن سەرنجڕاکێشت باس کرد فرۆشتنی خانوو یا ئەوەی کە تۆ چینی کارگەری وڵاتێکی دیاریکراو بکەی بە خاوەنی خانوو طبعاً بە چیەکەی بە خاوەنی خانوو بەوەی کە تەواوی ئەو جوهودانەی ئەو هێزی کارەی ئەو ڕەنجەی کە قەرار وایە لە ماوەی 20 ساڵ 30 ساڵ تا 35 ساڵی داهاتووە بیدا تەواوی ئەوەت لێ کڕیوە لە بری ئەواڵی فەرموەرە ئەو خانوە بژی ینی من ئاوایە بینم لێرە بۆ نمونە کەسێک هاتووە لە خانووی دەوڵەتیایە لە سویدا بۆ نمونە دڵی خۆشەوەی کەوا خانوەکانە فرۆشتن منەی کڕمەوە بیر ناکاتەوە کە باشە خۆ من لەوێ بووم خۆ کەس دەری ناکردم مافێکی بێ ئەملاولای من بوو کە لەو خانووە بم نابەزەوەی کە ئەیکڕێت و ئەوانە لەوانەیە مەسەن 500,000 قازانجی لێ کردبێ پێی وایە ئەمایتر دەستکەوتێکی زۆر زۆر گەورەیە پارەکە هەر ئێستا بیر لەوە ناکاتەوە کە 30 ساڵ 35 ساڵ لە دوای ئێستا ئەو مەجبورە هەموو ڕۆژێک بچێ بۆ کار ملکەتی تەواوی ئەو سیاسەتانە تەواوی ئەو فەرمانانە بێ کە خاوەنکارەکان ئەیدەن کۆمپانیەکان ئەیدەن بێدەنگ بێ بێ ئاعتراز بێ هین نەکاتوانە بۆی کەوا کارەکەی پارێزگاری لێ بکە بۆ ئەوەی پارە پێیاکات بەرزەکانی بداتەوە یعنی تۆ ئەساسەن ژیانی داهاتوو لێکڕا کاپیتالیزم سەرمایه‌داری لە سای نیۆلیبرالیزمە لەسەر بناغەی فرۆشتنی ئایندە کڕینی ئایندەی ئێمەش ئەژی ئایندەی ئێمە وەکو بەشەر وەکو تاک ئایندەی ئێمە هەتا وەکو کۆمەلگا ینی مەسەلەن من زۆر جارە بیستەوە نیۆلیبرالیستەکان نیۆلیبرالەکان بەستەنها دەوڵەتیان بۆ پاسەوانی ئەوێ وان نییە دەوڵەتیان بۆ تاوانی ئەوێ دەوڵەتی بۆژوازی خەریک ئێمە تاوانیەکە دەوڵەتی کوردستان کە قەرزارە چه دەوڵەتێکی لە دنیای قەرزار نەبێت حکوومەتێکە دەوڵەت نییە هیچ نییە کەس اعترافی پێ ناکا وەڵام حکوومەتێکیان لەوێ دروست کردووە لە کوردستانە بەس بۆ ئەوەی قەرز بکە و هەر ئێستا سەروەت و سامانی ئێمە ڕەنج و ئەوانەی ئێمەی لە داهاتووە فرۆشتووە نەک ئێمە مناڵیشمان ڕەنگە قەرزار بێت و مەجبور بێ بیداتەوە لە سویدا وایە لە لای ئێوە وایە لە هەموو شوێنێکاوە دەوڵەت وەسیلەی تاڵانکردنی ژیانی نەوەکانی داهاتووی کۆمەلگاکانیشە نیۆلیبرالیزم ئاوا سوودی لە دەوڵەت وەرگتووە ئاوا هینی کردووە بەڵام نیۆلیبرالیزم زۆرتر لەوەی کە تەنها هەر پیلانێک بێت و لەم بابەتانە
ئەبێتە چوارچێوەی ژیانی ئێمەژە و کارگەری کە خان و ئەکڕێ مەجبورە بێ ملتەزیمێ بێ بە کارەکەیەوە مەجبورە بە ملکەچە بێ بە ئینەبە ینی ئێمە لەگەڵ دۆخێکی تری ژیانە بەرەوە ڕووین و ئەوانە من ئەمەوێت بزانم جگە لەو کارە پۆلیسیانە یاخود لەو سەرکوتگەریانی کە نیۆلیبرالیزم وەکو خۆت باست کرد دەوڵەتی بۆژوازی بە هەردوو باڵەکەیەوە طبعاً دەوڵەتی بۆژوازی بەریتانیا من وەکو لەیبەر و محافزەکارەکەی وەکو پۆلیسی خراپ و پۆلیسی باشە بیرم دێن تحقیق لەگەڵاکەنێکیان لێ تۆ ڕاوێ هیچیان بە قسەی خۆش هینەکان لێ دەرێنەوەە من ئاوایان بیرم لەیبەر و محافزەکارەکان بەڵام جگە لەم سیاسەتانە لە بەرامبەر ڕێکخراوە کارگەریەکانە چیتر ئاڵوگۆڕێکی دروست کردووە کە ئێمە جوڵانەوەی کارگەری لە بەریتانیا دەرگیری کێشە کردووە و جوڵانەی کارگەری لە دنیاشە مەبەستم جوڵانی کارگەری لە بەریتانیا وەکو دێرینترین جوڵانەوەی کارگەری ئەڵێم کە چینە و کێشانەی ئەمڕۆ دروست بوون و بوون بە مەسەلە و بوون بە مۆزوع و بوون بە باسێک کە ئەم جوڵانەوەیە کەوتوتە ژێر کاریگەریەوە ئایا هیچ هەوڵێک هەیە بۆ جوابدانەوە یا دروستە بن تەحەداکانی ئەم جوڵانەوەی چۆن نەبینی ئێستا تۆ هاوڕێگیان پێشە بێمە سەرچاوی پرسیارەکە یەک قسەیەکەم لەسەر ئەوە ئەگەر کرێکارەتی کۆیلەتی بێ کردنی بە خاوەن مۆڵک ئیتر خانوو باشێ دوو جار چکە خەڵکێکی زۆریان کە نانتوانی پارەکە بدەنەوە سلفە عقارەکە بدەنە دوایی بانک هەر 3 مانگ لەیان وەستا دوایی ها داگیری کردیەوە بەینی خۆ ئەمش لەم لاوە بوو بە هۆملێس من هینم کرد ینی پەنجەم بۆ ڕاکێشا بەڕێی من ینی پێشەوە چوونی سەرمایەداری وەکو تۆش وتت ینی مەسەلەکە مەسەلەی پۆلیس نییە مەسەلەکە مەسەلەی مراقەبەکردنی ڕێکخراوێک نییە مەسەلەکە مەسەلەی پێشکەوتنی پیشەسازیە ینی من بە تەجروبەی خۆم ئەوەنەی کە خۆم ئیشم کردووە لە ناو کرێکارانە و دوای لە وڵاتە ئەژیم و خۆشم زۆر ئەخوێنمەوە لەو بارەوە ینی هەستەکەم بە پێشکەوتنی سەرمایەداری بزوتنەوەی کرێکاران زەعیفترە بێت ینی زەعیفتر بووە لە حقیقەتە ینی ئەمە خاڵێکی ڕئیسیە ئەمە ئەگەێنێتە ئەو قەناعەتەی ئەی باشە لە ئێستا ئێمە ئایا پێویستمان بەوە هەیە کە چاوە بژێڕینەوە بەوەی کەوا ینی ئایا کرێکاران لە ئێستا لە حقیقەتە ئەو قووەتە گەورەیان کە گۆڕانکاری کە شۆڕشکن لە وڵاتە یان نا ینی ئەمە هەنێ پرسیارە هێنێتە پێشەوە لە حقیقەتە ینی بەڕای من ینی پێشەوە چوونی سەرمایەداریە پێشەوە چوونی سەرمایەداری لە هەموو بوارەکانە ینی مەسەر لە بواری میدیا مثلا لە بواری کولتوریە مثلا لە بواری سیاسەتە مثلا لە بواری ئابووریە مثلا لە بواری فەرهەنگی و ڕۆشنبیریە یعنی تۆ ئەمانەوە لەکەی کاتی خۆی 50 ساڵ لەمە پێشوان نەبوو لە مەکتەبێکە بچیتە مەکتەبێ لە مەکدۆناڵۆ شریت بهێنێ بیخاتە سەر ڤیدیۆ بۆ ئەوەی کاڵنا حەز لە بەرهەمەکانی تێگەی من نەحەنێ شدەی ئەگەر بۆ باسکەم ڕۆژێکیان ئەم کوڕە گەنجەکەم هاتۆ لە مەکتەبەوە ئێمە لە سەفەرا بووین ئەمانویست بەنزینکەینە سیارەکەمان لە سکۆتلەندە بووین من ژوتم بچین بۆ کوێ ئەوتی وتم ئەچین بۆ بریتیش گاز وتی نا بچین بۆ شێڵ وتم بۆ شێڵ شەریکە شێڵ مناڵ بوو 5 ساڵ بوو وتم بۆتی شێڵ باشە وتم چۆن نزانی باشە وتی وەڵا هینی هاتۆ کۆنسەڵتانتێک هاتۆ باسی باشی شێڵی کردووە لە مەکتەبە تێگەی بۆمان کرد ئیتر ئێمە بۆمان باس کرد کە شێڵ چ دەورێتیە بۆ لە ناوجیریا چۆن ئەو کۆمینەتەی هین کرد ینی هاوڕێجان لە نایجیریا میلیشیان هەبوو خەڵکیان میلیشیان هەبوو مەسەلەن ئەو خەڵکی وەکو سەرۆ و 5 کەسی زۆر ئەکتیڤیان ئەعدام کرد لە ساڵی 1990 جا خۆی ئێستا مەسا 50 ساڵ لەمە پێش ئەمە نەبووە خۆی مشکلەی سەرمایەداری ئێستا کە هاتووە مەسەلەن وەکو کە هینە ینی ئێستا کە ئەچێتە وڵاتێک پێش هەموو شتێک کار لەسەر ئابووریەکە دووهەم کاری کە ئەیکا لەسەر بچڕانی عەلاقاتی کۆمەڵایەتیە ئەم دوو شتە کە تۆ ئابووری کۆمینێتەکە ئابووری خەڵکەکە وڵاتەکە ئەوەی خۆی هەیەی مەسا ئێستا تۆ زۆر گەنجتری لە من لەبیرمە لە ساڵانی زۆر گەنجتر نیم تۆ خۆ پیر مەکە هاوڕێ دەی باشە من لە ساڵانی 1960 لەبیرمە ئێمە کە لە لادیا بووین هیچ شێوەیە پێویستمان بەشار نەبوو ئەوەی کە پێویستمان بەشار بوو مەسەلا نەوت بوو شەکر بوو چاو ئەم سێشتە بوو هیچیشیان زەرور نەبوو نەوت یەک قاپ نەوت بووایە کافی بوو چکە فتیلە هەبوو فانۆسە بوو لەمپا
لەمپەر لە کۆتایی 60ەکانە هاتە سەر لۆکەس لە 70ەکان باشە شەکر چا لە ئێران و ئەهات بەڵام ئێستا خۆ دەرەکەوێت نە شەکریش زەروریە و نەچار زەروری نیە شار لەسەر لادیاژێ بەڵام زەعین سدیقەوەنە ئەحمەق بوو هینیە کرد چی پیان من ئیتەجەولی دانا لەسەر شار بۆی کە لە شارش نەچێ بوونە بەڵام بەعکسەوە شار لادی ئەیژیان تێگەی شار لادی ئەیژیان نەک لادێ شار ینی قەزن بەڵام کە کاتێک کە تۆتان شار ئێستا بۆ وێران بوو ئێستا هەموو مەسەلەن بڵێن بۆ من بۆ نمونە ئێستا من بڵێن خەڵکی قەراخم هەموو قەراخی ئێمە بگەڕێ هەموو قەراخی ئێمە ناتوانێت دێ بژێنێ بەتەنها دێک نەک هەر هەموو خۆی بژێنێ بۆ چکە سەرمایه‌داری گەیشتووەتە ئەوێ بە جۆرێک لە جۆرەکانی ئەنجام نەک ئەوە ئەرکاری کردووە لەسەر علاقاتی اجتماعیەکە لەسەر کولتورەکە لەسەر من دەوەلەوە تێگەم ئەو خاڵێکی گرنگە بڵێ فەرموو تێگەی ئاورەجان جا خۆی بۆیە ئەڵم لە پێشەوە چوونی ینی مەبەستەوە کە ڕەتی کەمە بۆی کە پێشەوە چوونی سەرمایه‌داری زەربەیەکی گەورەیدا لە بزوتنەوەی کرێکاران و ئێستا ینی بزوتنەوەی کرێکاران نەک من باس لە بەریتانیا هاتم نەک بزوتنەوەیکی ئیسلاحیە خۆزگە بزوتنەوەیکی ئیسلاحی وایە ینی ئەگەر ئیسلاحی کە تۆ باز لە ئیسلاحیەکەی ریفۆرمە بەیانی مزاهرەیان بکردا ئیزابیان کردا لەسەر داخوازیە بەڵام ئەم کاکەوای لاتوان ناتوانن پارێزگاری لە داخوازیەکەی ئەوەشکن کە باوکو و دایکیان بۆی دین کردوون یعنی بۆی دابین کردوون ئەوەیشیان بۆ ناکرێت لی ئەسەندێتەوە بەتایبەتی لە ئێستا کە ئەبینی مەسەلەن کۆرۆنا کە کراوە بە سیاسەتێکی گەورە یعنی وا لەوە ئەکا بەداخەوە کە من تەنەبووی ئەوە ئەەکەم کە سەرمایه‌داری هەنگاوێکی گەورەتر ئەباتە پێشەوە لە بری ئەوەی من ناوڕێزای پێم خۆشە نەک پێم خۆشە ئومێدەوارتر بم ئەوە ناڵێم تۆ ئومێدەوارنی تۆ ئومێدنی حتمما ئومێدت هەیە بۆیە هەمیشە لەگەڵ خەبات و لەگەڵ یان دەست و پەنجە نەرمەکەی تو ئەوانە و دەستەکانە خۆش بێ ئەڵەی زۆر لە من بەتەمەنتری زۆر بەتەمەنترنی وەڵام بە هەر حاڵ بایە ئەوە بەتەمەنی ئێستا کەمتر لە من چالاک بوویت تا کەمتر لە من چالاک بیت بە هەر حاڵ زۆرتر لە من چالاکی من ئەزانم کە تۆش بە ئومێدی ئەوانە بەڵام من زۆرتر پێم خۆشە ئاوا بیر بکەمەوە کە کەپیتالیزم چاڵی هەڵەکەنێ چاڵێکی تر پڕکاتەوە بێت چاڵێ پڕکاتەوە چاڵێکی تر هەڵەکەنێ ڕەنگە قوڵتر بێ ینی من وا ئەزانم پێشکەوتنی کاپیتالیزم پێشکەوتنی سەرمایه‌داری بە تەنها هەر کێشە بۆ جوڵانەوەی کارگەری دروست نەکە فرسەتیشی پێدا ئازایەتی و هوەر لەوەیە کە ئێمە فرسەتەکان کەشفکەین نەک تەنها باسی ئەو بکەین کە چی کێشەیەک دروست بووە من لەگەڵ تۆ موافقم کە جوڵانەوەی کارگەری زەربەیەکی زۆر گەورەی بەرکەوتووە نووسەرێک لە لایەوە هەیە ناوی گەیستاندینە کتێبێکی نووسیوە ئەڵێ پریکاریەت the new and dangerous class باشە پریکاریەت چینێکی نوێ و خەتەرناک ناوێ بە پریکاریەت لە دوو کەلیمە پێک هاتووە پرۆلیتاریا و ڤیکاریات لێرە کە باسەکرێتەوە ئەوانە ئیشی موقەتە ئەوە لەم چینە تازەیە چینێک پرۆلیتاریا نییە ئەم چینە چینی پریکاریاتە بەڵام کە من لێی وردەبمەوە هە پرۆلیتاریەکەی قسەدەی 19 ئەو پرۆلیتاریا ئەو کاتەیەکە ڕۆژەکارێکی کردو ڕۆژە لە شوێنێک بووە ئاوارە بۆ چوو لەم شار بۆ ئەو شار گەڕاوە مەسەلەن دیارە هەنێک خەسڵەتی دیاریکراو هەیە کە لی فاقت بۆ مەسەلەن کارگەری قەرنی 19 بۆ نمونە نەجار بۆ عمری لە کانەکانە ئیشی کردو لە کانەکانە ئیشی کردو هەموو عمری ئێستاوان نەماوە بەڵام لەباری حقوقی لەباری مافەوە من هەروە هەستەکەم پرۆلیتاریەکەی قەرنی 19 دروست بۆ تۆزین و بۆ تۆ من کە باسی چینی کارگەر ئەەکەم ئەم بە شەشم لەبەر چاوە من وەکو ئەو ناڵێم ئەمە چینێکی جیاوازە نە ئەمە پرۆلیتاریا ئەم سەردەمەی ئێمەیە بەڵام هوەر لەوەیە ئێمە چۆن بتوانین ئەم جوڵانەوەیە بگەێنین بە جێگایە کە ئەمانە اعتیباریان بۆ دابنێ لە یەکێ لە کێشە گەورەکانی ئێستا مەسەلەن ڕێکخراوێکەیە بە ناوی لانس ئۆرگەنیزەخون ینی بڵێن ڕێکخراوی نەتەوەی یا ڕێکخراوی نیشتیمانی کە ڕێکخراوی کارگەرانی سویدا ئەوانەی لە مەجای بەدەست ئیشکردنا کارەکەن و ئەمانە لە ئێحسایەکانی ئەخیریانە باسەکەن ئەڵێن لە 157 کارگەرانە بێ بە ئەندامی ئیتیحادیە و ئەژێ بە ئەندامی ئیتیحادی چێکە بەس ئابوونەکەیە ڕۆژێ چێ بۆ کوبوونەوە نە مافەکانی خۆی زانێنە ئەگەر تووشی کێشەیەک بێت چی دێکا ئیتیحادەکە ئەگەر بە قازانجی زانی ئەگەر 100% متەئەکید بێکە چێت بۆ محکەمە ئیباتەوە لەگەڵ خاوەنکارەکەی قسەکە دیفاع لە ئینەکانێکە جوڵانەوەی کارگەری سوید ئاوای لێ هاتووە قتاعێکی دوو زۆر و زەبەند لە کارگەران
کە لە قطاعی ئینفۆرمەڵە ئیشەکەن یان ئەوانەی کە لە بازاری ڕەشوانەیە ئیشەکەن و کۆنتراکتیان نێوانە ئەمانە هەر نابن بە عوزوی ئەتیحادیە بە عوزوی ڕێکخراوە کارگەریەکان ئەوانەی کە لە گەڕەکە قەڵەباڵغەکانی ناوشاری ستۆکۆڵماژینوانە نابن بە ئەندامی ئیتیحادیە بەڵام خۆڕێگاوە نییە بڵین تەواوی تر دۆخەکە ئاوای لێ هاتووە میچمان پێ ناکرێت نە جوڵانەوەی کارگەری توانایەکی بەهێزتری هەیە مارکس و کۆمونیستەکان لە کۆنەوە کەوتویانە کارگەر ئەتوانێت شۆڕش بکە سەبارەت بە تەنها بەوە نەیانوتۆ کە ئەو ڕۆژە ئەو ڕۆژگارە چیەکە سەبارەت بە دۆخی وتویانەکان چینە هەیەی لە ناوم کۆمەلگا چینی کارگەر هیچ بەرژەوەندیەشی لە ناو کۆمەلگەی سەرمایه‌داریان نییە چینی کارگەر لە بنەمای ئەم سیستەمە کە خاوەنددارەتی تایبەتیە محروم ئەکرێ هەموو ڕۆژێکیش محرومتر ئەکرێ هەموو ڕۆژێکیش ئەوەی کە مڵکی من و تۆیە بە هاوبەشی لێمان زەوتەکرێ سەرمایه‌داری زەوتێک کاتوی کا بە سەرچاوی قازانجکەوا بێ ئێمە هەموو ڕۆژێک بە تەبیعەتی ژیانی خۆمان لەم کۆمەلگایە دوور ئەکەوینەوە تووشی اخترا ببین تووشی نامۆبوو نەبین واکەوینە دۆخێکەوە کە ئەتوانین شۆڕشی بەسەرا بکەین ینی فرسەتی ئەوەی کە شۆڕشی بەسەرا بکەین زۆر شتێکی واریدە و بەشێکە لە واقعیەتی ژیانی ئێمە کە پاڵمان پێوەنێ بەرەوە ئەوە بەڵام ئەنوا ئەشکار ڕێگری تر هەیە من وا ئەزانم پێویستمان بەوەیە ئەمە جارێکی تر لەم جوڵانەوە کارگەریە ببینین تەحەدایەتەکانی بناسین ئەو ئاڵوگۆڕانی لە تەکنۆلۆژیای پێکهاتووە ئەوەی کە کار موقەتە ئەوەی کە کار هەر ڕۆژەی لە شوێنێکە ئەوەی کە سەرمایه‌داران لە هەموو ئەو دەستکەوتانی کە کارگەران بەدەستیان هێناوە خوانە دزنەوە شانی خۆیان خاڵێکەنەوەمانە هەموو ئەم دۆخەکە دروست بۆ مەجالێکی دروست کردووە کە کێشەی بۆ ئێمە پێکێنەوە بەڵام لە هەمان کاتە لەوانەیە سەرچاوی فرسەتیش بێگرنگەوەی هوەر لەوەی فرسەتەکان بدۆزینەوە لە حقەتە ئەوەی کە تۆی لێ لەوێ ینی ئێمە سەر نقطەیەکی مهم دوایی بەس بە ئەمە بڵێم کە تۆڵێ لە 157 کرێکاران لێنە ئازانی لێرە لە چەنە لە 126 ئەزانی نسبەتی کرێکاران لێرە چەنە 5 میلیۆن و لە حدودی 5 میلیۆن و 500 لە زیاتر کە ئێمە زیاتر لە 30 میلیۆن 32 میلیۆن کرێکار کارگەر هەرچی ناو ئەنی هەمانە ئێستا بە تەنها 2 میلیۆن و لەدا 6 میلیۆن خەڵک لە کارگەکانە ئیشەکە باقی تێنەگەیشتەمەتە 30 میلیۆن کارگەرمان هەیە بەڵام 5 میلیۆنی 5 میلیۆن و نیوی ئەندامی هینە ئەندامی نەقابێ بەڵێ لە 2 میلیۆن و لەدا 6 لە کارگەکانە ئیشەکە مەسەر لە کارگە گرنگەکانە دەکوە لە 126 ئەمانە لە هۆسپیتەڵەتی سێکشنە ئیشەکە ڕاستانی باڕ و مەطعەم و ئەو مەسەلەن سەفەر و مەفەر و هۆتێل و سەفەر و خەدەمات من لەگەڵتام یعنی کەس ناتوانین کاریەوە کە کرێکاران پۆتێنشەڵی وەکو ئینگلیز دەڵێن ئەو شۆڕشی گێڕەتیان تایە بەڵام ئێستا ئەوەی کە ئەیبینێن ینی ئەوە نییە بەڕێی من ئێمە چۆن نەتوانین چەلەنجی ئەم بارودۆخە بکەین ینی تەبعاً چەلەنجکردنی ئەم بارودۆخە بەڕێی من یەکێک لەو شتانە ئەوەیە ئەبێ ئێمە ینی ئەبێ ئێمە لە مەسەلەی کرێکار دوورکەوینەوە ینی مەسەلەکە مەسەلەی کرێکار نییە بەتەنها مەسەلەکە مەسەلەی هەموو خەڵکە ینی ئەمڕۆ مەسەلەی جەماوەرە و باشترین شتیش بۆ ئەوە ئێمە ئەبێ ئەو پرسیارە لە خۆمانکرد بۆچی ئێستا حرەکەکە لە خارجی ئەم وڵاتانەیە بۆ حرەکەکە لە خارجی ئەمریکایە بۆ لە خارجی وڵاتانی ئەوروپایە مەسەن بڵێن لە ئێرانە لە وڵاتانی عەرەبیە لە ئەفریقایە لە ئەمریکای لاتینیە بە زۆری لە وڵاتانەیە کە وەکو پیان لە عالەمی سێهەم یا وڵاتانی من نایەنە وڵاتانی گەشە نەکردووی سەرمایه‌داری نەک گەشە نەکردو نییە گەشە نەکردووە لە ڕووی سەرمایه‌داریەوە لە ڕووی تەکنۆلۆژیەوە تەبعاً ئەمە پرسیارێکە کە ئەبێ ئێمە لە خۆمانکەین کەواتایەکێک لە شتەکان بۆ من ئەوەیە کە ینی من ئەبێ بزوتنەوەکە بێ بە بزوتنەوەیکی جەماوەری نابێت تۆ بڵێ بزوتنەوەی کرێکاری چکە کرێکار بەڕاستی ئەگەر ئێمە تا ئێستا تعریفێکمان نییە بۆ کرێکار بەداخەوە چ مارکسەکانە و چ ئەنارکسەکانە هەمویان هەر ئەگەڕێنەوە بۆ مارکس و بۆ ئەو تعریفەیە کە مارکس کردێتی بۆ کرێکار تەنانەت بەشێکی زۆری ئەنارکسەکان من متفق نیم لەگەڵەوە من لەگەڵ ئەوە من ئەمڕۆ ئێمە پێویستمان بەوەی باز لە حرەکەی خەڵکین بعد وەکو ئینگلیزی دەڵێن ماس موڤمنت بۆ خۆ ئینگلیزی زانیانی ئەمە یەک دووهەمیان بەڕاستی ئێمە ئەبێ بزوتنەوەکە لە کارگەوە لە کارگەکانەوە لە شوێنی سەرکارۆ بهێنینەوە ناو کۆمێنێتێکە
بيني نسجل لەم خاڵە لەگەڵ تۆ هاوڕام لەوەی پێشترانە بەڵام لەم خاڵە لەگەڵ تۆ هاوڕام و شتی ژەڵم دوایی ئەگەر بۆچی چونکە بۆ یعنی ئەکسەرەتی خەڵک ئیش ناکە یعنی کە ئیش یعنی مەبەستم چییە بەسمایە مەسەلەن منم متەقاعدم مەسەلەن مناڵە مەسەلەن تەکەوتەیە تەلەبەیە وەنیە خەڵکی خاوەن پێداویستی تایبەتیە مەسەلەن کەسانێکن کە پیانڵەن سینگل پارێن یەک باڵ ئەوان کە یەک باڵن باوکێکە لەگەڵ چەند ناڵەکە ئەژی دایکێکە لەگەڵ چەند ناڵەکە ئەژی یعنی تۆ پێویستت بەوە هەیە ئەو بزوتنەوەیە لە ناو کرێکاران دەری کرد بیهێنی تۆ ناو یعنی مەسەڵ کە دەریکە مەسەڵ نەکە کرێکارانی لێ مەحروم کرد بە کرێکاران خۆیان بە خۆیان ڕبخەن بەڵام مەبەستم ئەوەیە کە تۆ ئەبێ ئەم بزوتنەوەیە بێتە سەرجادە بێتە ناو کۆڵانەکان بێتە ناو کۆمونیتێکە و ئەمەش ئەگەڕمە بۆی کە بۆچی هەموو ئەو شتانێک کە بەسام بڵێن دە بەهاری عەرەبیە لە فەڕەنسا لێرە لە شوێنەکانی تران فاشی دەهێنێ حرەکەکە چونکە حرەکەکە تەنها لە ناو شارە ئەمێنێتەوە لە ساحەیەکە ساحەی شەهیدانی پێڵەی ساحەی نازانم هەرچی پێڵی لەوێ ئەمێنێتەوە بێ ئەوەی خەڵکەکە لەوێ ئیتر وازان ئەمە ئیتر هەموو شتێک لەوێ ئیتر بۆ حکومەتە ڕووکێت بۆ گۆڕانکارەکان ئەبێ بەوە دەستکەوتەکانت دەستەکەوێت بەڵام لە حقیقەتا تۆ پێویستی بەوە هەیە تەنها ئەوێ بۆ ئەوە بەکاربێنی بۆ ئەوەی کەوا مەسەلەن نمایشێ بکەیت ئیتر ئەو نمایشکاریە کە تۆ ئەیکەی بۆ هەرچ شتێ بێ بۆ ئەوە بێکەوە مەسا بچیتە ناو تەنفیسێ بدێت و عەلاقە لەگەڵ خەڵکی ترا دروستکەیت تۆ ئەبێت لە هەموو شوێنێکە خۆت ڕێخەی تۆڕێکی کۆمەڵایەتیە ئەوە نەمایانێ خەڵکی لە ڕێگای حیزب بۆ ناچێتە پێشەوە هاوڕێ خەڵکی لە ڕێگای ڕێکخراوی جەماوەری و تۆ ناگەت قسەی خۆت کە ئەزانم من بەبەستمەوە نیە لە جەدەلی حیزب ناکەم لێرە یا منش بەس پێم خۆشە نەچینە ئەو بفازەوە چونکە مەجبورم خۆشە لە جوڵانەی کارگەریا بینیتەوە بە قسەکانی کە تۆ ئەیکەی من ئەگەر موافق بم لەگەڵ یا موافق نەبم جێگەی ئاعتیبارەوە من جێگەی جوێگرتنە بەڕاستی بێ جوێ بگرین لێکتر و لێکتر تێ بگەین بەڵام پێم خۆشە لەو مەسەلەی جوڵانەوەی کارگەریا قەت ئیزمێنێ هەر لە جوڵانەوەی کارگەریە چکە من ئەڵێن تۆ نابێت بەتەنها یاحتیماکێتە سەرکرەکان ئەبێ بێشیتە ناو کۆمێنێتێکە نابێ ماکێتە سەر نەقابی زنیە نەقابە وەکو کوردی خواڵنە شیش بسووتێن نەکەبات ئەمە دەوری نەقابێت یعنی تۆ ئەمە بەڕای من ئەمە دوو چەلەنجی گەورەیە چەلەنجی گەورەیە خۆ ڕێخستن لە دەرەوەی کرێکاران لە دەرەوەی کارگەکان و دووەمیشیان حرەکەکان هەر با نەڵێن حرەکەی کرێکارە با نەڵێن ئەبێ یعنی حرەکە چکە بۆ چکە ئەگەر شۆڕشێکیش بێ شۆڕشی هەموو خەڵک نەبێ یعنی ئێمە کرێکارانەکەین ببوونە بەسەر خۆمانەوە ناکرێت ئەم دووشتە بۆ من گرنگە فەرموو تۆ قسەکان بەڵێ من ڕاستی ئەم باسە زۆر هەڵەگری پێم خۆش بوو فرسەت زۆر بێ وەڵام من دیارە لەو بابەتە کە چینی کارگەر نابێ بۆکو چینێکی ئیمزانمە من تعریفی خەڵک تۆزێ تعریفێکی عمومی دەرەچێوانە لە هزار پێم وایە بە بەشێک لە وردە بۆژوازی بەداخەوە هەر فێریەوە نابێ هەر پێی وایە مەجال و فرسەتی هەیە بۆ گەورە بوونەوە بەڵام ئەوەی کە پۆتێنشەڵی هەیە وەکو تۆوتە ئەوەی کە ناتوانێت لەگەڵ سەرمایه‌داری هەڵکات چینی کارگەرە چونکە چینی کارگەر بە پێی تعریفەکەی خۆی بە پێی ئەوەی کە کەسێکە تەنها بە هێزی فرۆشتنی هێزی کاری یا بەکاربردننی هێزی کاری ئەتوانێت زیندگی بکاو بژی و گوزەران بکاتەوە ئەوانە بە پێی ئەم تعریفە ناتوانێت لەگەڵ سەرمایه‌داریە بەحەوێتەوە باسەکە لەسەرەوە نییە کە کابرا چینی کارگەر چینی فریشتەکەیە کە لە ئاسمانەوە هاتوونە بۆمان ڕزگارەکەن من نەمارکس وای وتووە نە ئەنگڵز وای وتووە هەر کەسێکی ژوابیرەکاتەوە فکرکردنەوەی ڕۆمانسیە قسە لەسەرەوە نییە ئەمە هینن معسكري خير ومعسكري شر شتي وامان نییە ئەمە شەیتان ئەمە فریشتە شتی وامان نییە طبقاتێک هەیە لە ناو کۆمەلگایە لەگەڵ لە دژی یەک وەستاون چینی کارگەر لەو جێگەیەوە شۆڕژێر نییە کە بەتەنها لە دژی سەرمایه‌دارانە چینی کارگەر لەو شوێنەوە شۆڕژێڕە کە بە پێی تعریفەکەی خۆی ژیانی لەگەڵ سیستەمەکەیە ناکۆکە چینی کارگەر ئەنتیتێزی سیستەمی کاپیتالیزمە نەک ئەنتیتێزی سەرمایه‌داران یاخود چینی سەرمایه‌دار بەرحاڵ من پێم وایە چینی کارگەر ئێستا ئەمڕۆ هەر تەنها لە کارگەکانە نییە چینی کارگەر من بە ئەو خوێنکارانەیە زانم کە ئەوێ بخوێنێ بۆی کەوا کاری دەستکەوێت من بۆ خێزانە کارگەریانەیە زانم کە ئەوەی ئەو کەسەی کە ئەیانژێنێتوانە لە پارەی کارگەری ئەیانژێنێ من بەو خەڵکانی ئەزانم کە لە کار تەواو بوون و ئەمڕۆ
خانە نشینن وەکو تۆ وەکو من چەند ساڵ دیتر لەمە دو خانە نشینە بم خۆت ناچمە دەرەوەی چینی کارگەر من لە ئازار چینی کارگەرم بەم معنا عمومیە من لە ئازار پێم وایە جوڵانەوەی کارگەری بەم شێوازە فراوانە سەیری بکەین و ئەمانە توانێت جوڵانەوەیەک بین بێ ئەگەر حرەکەی شارتیەکان سەد و ئەوە ساڵ لەمەوبەر هات لەسەر مۆزۆی پەرلەمان و ئەوانە قسەی کرد من نازانم تێناگەم بۆچی ئەبێ باسی بیئە باسی ژینگە باسی ئەوەی کە من ئۆکسجینم پێویستە بۆی کەوا هەڵی مژم و نەخنچێم و ئەمانە بۆ ئەبێ مە مەطلبی کارگەری نەبێ ئەساسەن هەر کەسێک جوڵانەوەی کارگەری لەم شتانە دوورە خاتێکا بە جوڵانیی حرفی بۆ کرێ و بۆ هەلومەرجی کار و بۆ نازانچی ئەی مافی بناڵان ئەی مافی ژنان ئەی بەرابەری بینی کەما ئەی مافی کەمایەتیەکان ئەی ئەوانە بۆ ئەمانە مافێک نین کە کارگەران داوایان بکەن بۆ ئەمانە باسێک نین و مەسایلێک نین کە کارگەران هەوڵیە بۆ بن پاک و تەمیزی گەڕک ئەوەی کە کارەبامان هەبێ ئەوەی ئاومان هەبێ خەستەخانەی باشمان هەبێ خوێندرگای باشمان هەبێ هەموو ئەمانە خواستی کارگەری و ئەمانە وەکو بەڕێزی شتوتە لە گەڕەکە ئەتوانی هێزی بۆ پەیاکەی من نمونەیەکت بۆ باسەکەم بۆی کەوا این بێت باسەکەمان زۆر درێژ کردەوە من دیارە حتممە فرسەت بە ئێوە ئەدەم دواتر لەسەر ئەمانش کە ئێڵێمەوانە قسەی خۆتان بکەم بەڵام پێ بخۆشە ئەم نمونەیە باسکەم من لێرە لە سویدا ویستم تێکەڵ بە جوڵانەوەی کارگەری بم سندیکالیستەکانم ناسی ئەنارکۆ سندیکالیستەکان بەشێکن لە ئەنارکیستەکان کە لە سویدا سندیکالیستن تقریبا نزیکی 3000 تا 4000 ئەندامیان هەیە سندیکاکان لەسەر تاسەری سویدا ئەمانە زۆر ڕادیکاڵن بە بەردەوامی لەگەڵ لە کێشیان لەگەڵ خاوەنکارەکانە تەنها پێکیتێک تەنها پێکێت ینی ئاعتیسامێک بلۆکادێک کە ئەکرێ لە سویدا ئەمانەیکەن ئەسەن نیقابەکانی تر بەگەر بەدەگمەن بنابەرن بۆ شتانە بەس ئەمانەیکەن لەگەڵ ئەمانە تێکەڵ بووم بۆی کەوا هی بکەین سیرەکەم باسی ئەوان شێوازی ڕێخستنی ئەوان کە ڕادیکالترین بەشی جوڵانەوەی کارگەرین بۆم سەردەمێمە کۆن بووە کەسێکەکەی بە ئەندامان لە گەڕەکەکەی خۆمان لەو شوێنە ئیشەکە لەو گەڕەکە ئەژی ئەیکەین بە ئەندام 2 سەعات لێرەوە دوورە شارێک لەوێەوە بەشی نیقابەکان لێو بانگێکاڵێت و ئەندامی ئێمەی پێم وتماش ئەمە بۆ ئەندامی ئەوانە بۆ ئەندامی ئێرە وتی ئەمە ستراکچەرەکەمان ناوایە پێکاتەکەمان ئاوایە لەسەر ئەساسی شوێنی کار خەڵکدا هینەکە ئێوتم باشە ئەم ستراکچەرە هەڵەیە ئەم ستراکچەرە بێ بگۆڕێ و هەستان لە جێگایەوەی کە باسی ئەوە بکەین کە سندیکالیستەکان بەم جۆرە بێن ڕێکخراوێکی کارگەریمان لە گەڕەکەی خۆمانە دروست کرد ڕێکخراوی هەموو کارگەرانی ئەو گەڕەکە کە ئەژلێرە ئەژین و لێرە کارەکەن ئەمە ئەو کارانەیە کە ئەتوانی لە گەڕەکە بیکەی وە پێویستت بەوە نییە کە ئیلان و بیلان سندیکا وەرنیقابە و ڕێکخراوی کارگەری لە شوێنی کارابێ نە ئەتوانی ئەمڕۆ ڕێکخراوی کارگەری لە گەڕەکە دروستکەی ئەمە ئەو مۆدلەیەکە ئەمەمانێت لە سویدا بەرەو پێشی بەرین تا ئەستا نمونەی نییە بەڵام تەجروبەیەکە و ئەزمونێکە لەوانەیە سەرکەوێت و بچێتە پێشەوە و تەنها مافەکانی کارگەران لە ڕووی کرێ و نازانچیوانەوە مەسەلەمان نییە لە هەموو مەسایلەکانی تری ناوگەڕەکیشە ئەمانوێت تەدەخل بکەین و دەخاڵەت بکەین ئەمە ئەو شێوازە ڕێکخراوەیە کە بە بڕوایم نەتوانێت وەڵامی کێشەکانی ئەم سەردەمە باتەوە هینێک هەیە تاقیبێکی لەسەر ئەمە لەسەری بچینە گەرنا من پرسیاری ترم هەیە لێ وەڵام یەک تاقیبێکی بچووک ئەڵێم لە ڕاستیە من لەگەڵ قسەکانی تۆم ینی ئەبێ خەباتی کرێکاران خەباتی هەموو کەسێک ینی خەبات بێ بۆ ژیان نەک بۆ مەسەلەن بڵێن هەر بە تەنها نەمانی کاری کۆیلایەتی چونکە تۆ کاری کۆیلایەتی نەماتر ژیانیش ناخی شتەکانی تریش مەزبوطە بەڵام چیە بەڵام هەر یەکە و مەهامێکی مەسا هەنێ خەڵک هەن بە ژینگەوە بەلایەن هینەیانی هەنێ خەڵک هەن مەسەلەن گروپەکانیان هەر بۆ مەسلەی خانوبەرەیە هەنێ خەڵکی تر هەن گروپەکانیان بۆ شتێکی بووە هەر لاجئە هەنێ خەڵکی تر هەیە گروپەکانیان بۆ ماگرانتە ینی ئەوانەی کەوا بڵێن کۆچ بەرانە کەیان بۆ ئەم وڵاتانە بەڵام من یەکەم لەما ئەم سینگل گروپانە یعنی ئەم سینگل گروپانە خۆی بتەوێت و نەتەوێت ڕاستە ئیجابێتێکی زۆری تایە خەڵکێک مەشغوڵە بە شتێکەوە بەڵام ئەگەر ئەم سینگل گروپانە نەبنە تۆڕێکی کۆمەڵایەتی هەمویان یەک نەگرن ینی ئامانجەکانیان یەک نەخەن وەکو تۆ وتت ینی بۆ هەموو شتەکان نەبن بۆ ژیان یعنی نەتیجە بە خزمەتی سەرمایەداری ئەگەڕێتەوە بۆ چکە لە تۆ بڕۆ بۆ خۆ خەباتین کە هەرەوەنە یەک نەکەوی یەک مەگرە لەگەڵ شەماڵاکە لە گەڕەکە گروپێکی هەیە مشکلەیە نییە ئەوە یەک ملاحەزەیەکم هەیە لەسەر ئەو مەسەلەی بەڕاستی خۆی ئەولەما یەکێک لە مشکلەکانی
ئەولەمە و کە هاتنی خۆی لە سەرەتا وەکوی لیزەڵێ میدڵمانەجەرێکی زۆری دروست کرد. میدڵمانەجەر ینی بەڕێوەبەری ناونجی زۆر، بەڵام ئێستا کە نیو لیبرالیزم هاتۆ وردە داوێتی لەو مەسەلانە، ینی مەسەلەن وای هاتووە کە ئێستا هیچ کۆمپانیەک نابینی دووبارە مەسەلەن ریستراکچەر ناشێنەوە دروستی نەکەنەوە کاڵە مەڵی وەش مەبەستم بیناکە نییە، مەبەستم چوونەتی کارکردنیانە لەو بوارە. من ئێستا ینی چوونە پێشەوەی سەرمایه‌داری وای لەوە کردو هاوڕێ وردە بورژوازی نەما. وردە بورژوازی ینی هەمووی بووە بە کرێکار، هەمووی بووە بە موچەخۆر، ینی تر لە دەوڵەتەوە بێ مەسا بۆ نمونە کاتی خۆی دوکاندارێکیان بەهیندا کاکە دوکاندارێکیش عینەن من و تۆ وایە وردە بۆ جوتیار وردە بورژوازی نییە، ئەوە ڕێی منە، ینی خەیناکە هاوڕانی تر خەڵکی تر ڕێی وایە، بەڵام کابرایەکی دوکاندار دانیشتووە خۆی ئیشەکە خۆی و مەسەلەن لەبە سعات حوتەوەی کاتۆ هەتا حوتی ئێوارەیە ئەمەش ئیشەکە، ینی تۆ ئەمانە پرۆلیتاریان، ینی ئەمانە ئەبێ بەشداری بن لەو خەباتکردنا، ئینا ناکرێوانە. تێگەی جا من مەبەستم ئەوە بوو، ینی من وردە بورژوازیم لەلا هینی هەر باسیشی ناکەم ناڵم بەرحاڵ وەڵا ئەو باسێکی کەیە من بچمە سەر خاڵێکی تر هاوڕێ تەبارەت بە کارگەرانی خارجی یاخود پەناهەندەکان یاخود ئەوانەی کە بۆ کارکردنیان بۆ بەریتانیا ئەوانە ئەمانە ڕۆڵیان چییە لە ناو جوڵانەوەی کارگەری بەریتانیاش جێگا و شوێنێک و مەکانەتێکیان هەیە مەسەن ئەمە یەکێک لە چاڵنجەکانی تری جوڵانەوەی کارگەری بە بڕوای منەوەوانە چۆنی ئەمانە تێکەڵە بن لەگەڵ جوڵانەوەی کارگەریە هیچ تەماسێکیان هەیە ئەبن بە ئەندام لای ئێمەز دیارە لە سوید وەزع زۆر خراپە لای ئێوە چۆنە؟ هاوڕێگیان ئەمانەی کە هایەن بۆ ئەم وڵاتانە طبعاً بەشێکن لەو واقعی کە لێوێ هاتوون و ئەو واقعش کە لێوێ هاتوونی تر عێراق بێ سووریا بێ ئەفغانستان بێ پاکستان بێ هەر وڵاتێکی ئەفریقی ئەمریکای لاتینی بێ ئەمانش بەشێکن لە واقع سەرمایه‌دارەکەی کە ئەمڕۆ هەیە لە ئارا لە حقیقەتە ینی ئەگەر تۆ تەماشای وەکو وتمان حرەکەی کرێکاران ئەمڕۆ لاوازە، ینی مەسەلەن تۆ تەماشاکەی تۆ هاتووی بۆ ئەم وڵاتە من هاتووم بۆ ئەم وڵاتە بەڕاستیش ینی ئەو خەڵکانەی کە لە پێش 2000 یا لە سەرەتای 2000 هاتوون بۆ ئێرە ینی پێش ڕوخاندنی سەدام حوسێن بەڕاستی خەڵکانێک بوون کە زیاترم مەشغوڵی سەرقاڵی شتی سیاسی بوون، ینی سیاستیان کردووە، ینی مەسا تووشی گەرمە و کێشە بوون لە حقیقەتە، ینی بۆ بژێوی نەهاتن مەسایەکێکیان لەوانە من قەت بۆ بژێوی نهاتون چکە بژێویم لەوێ زۆر باشتر بوو لە زۆر بووە ئەوەش ئیشم نەکردەوەش زەختن لەسەر نەبووە تێگەی لەبەر ئەوە ینی ئەمە بەڵام ئەم جیلەی ئێستەکەیەن ئەم خەڵکانێکە ئێستا لە دوای 2005 و ئەوانێن بەداخەوە خەڵکانێکی گەنجن بەشی زۆریان و بەشی زۆریشیان بەداخەوە ینی من نامێ پاتۆرەنایزیان بکەم لیزەڵێ بەڵام ئەمە حقیقەتە بایەخێکی ئەو تویان نییە بۆ مەسائلی سیاسی، ینی هاتون بۆیرە بۆ پارەپاکردن بۆ خۆش گوزەرانکردنی ژیانە خۆ مافی خۆیانە، ینی مافێکە کە من ناتوانم ئیدانەی بکەم سەردەنیشتی بکەم بڵێم هاوڕێ تۆ مافت نییە لە شوێنێکی خراپ و بێ بۆ شوێنە هەموو مافێکی هەیە کابراەک لە عێراق بێ بۆێرە بە هەر مەبەستێ بێ بۆ بەڵام خەزم وایە کە لە مەبەستی سیاسی بەتاڵ لە مەبەستی تێکۆشان بەتاڵە لەبەر ئەوە دوای ئەوەکەی ئەو خەڵکانێکەیەنە ئێرە زۆر بە دەگمەن تێکڵاوی سیستەمەکە ینی تۆ لە چیوە تێکڵاوی سیستەمە لە ئیشکردن وانە لە خوێندنەوە لە گوێگرتن لە ئەخبار لە دواکەوتنی ئەو شتانەی کە ڕوو ئەدا لە وڵاتەکە ینی تۆ لەوانەوە تێکڵاوی سیستەمەکانی بەڵام خۆیان ئیشەکەن هەمویان کارگەرن بەشی زۆر ئەوانی کەوا دێن بە پەنابەر بۆ بەریتانیا هەر بۆ وڵاتێکی تری ئەوروپی لە ساڵ 95 و 96 و لەوانەیە زۆرتریشیان ببن بە کارگەر بەڵام لەکوێ ئیشەکەن لەکوێ ئیشەکەن لە دوکانی من ئیشەکان مەسەلەن لە کۆفی شۆپەکەی تۆ ئیشەکە لە مەقامەکەی تۆ ئیش چی فێرە بێ چی ئەزانێ تۆ یەکەم جارە پێشەم شتە تۆ کوردی عەرەبی فارسی ئەفغانی پاکستانی فەڵەستینی ینی تۆ خۆت تێکڵاوی بۆ مجتەمەعەکە نەبوو تۆ خۆت لە سیستەمەکە نازانی تۆ خۆت هیچی نەوەڵا ئێستا تۆ بچۆ لە 1990 خۆت ببینە لەم بەریتانیا هیچ معلوماتێکی نیت هیچ وڵاتێکی زۆر مهمە دیموکراتیە دەیە ئەوە 4 ساڵە چین بووینە
ئەوە نیە ژیانمان مەحفوظە نانمان نەدەنێ خانومان بۆ پیا ئەکەن کارمان بۆ ئەدۆزنەوە گێم و ئەڕۆم بە ئیسراحەت و کەس لێم ناپرسێتەوە تێگەی ئەمە خۆی ڕاستەکە بەڵام ئەمە تەنکی فکری ئەو قوڵی فکری ئەو نیشان نادا تەنکی فکری ئەو نیشان دەدا تێگەی بەداخەوە ئەو خەڵکانێکی ئیشەکەن تۆ بڵێ لەکوێ ئیشەکە کابرا نەهاتووە لە مەعمەلەکە ئیشکا تێکڵاو بە خەڵکی تر کابرا نەهاتووە لە شوێنەکە ئیشکا کە تێکڵاو بە خەڵکی تر لە دوانە کەبابێکە ئیشەکە لە کۆفی شۆپێکە ئیشەکە ئەخدی باسەکە لەسەر ئەوەیە باسەکە من بە بڕای من لەسەر ئەوە ئەبێ لەسەر ئەوە بێ ئێمە چۆن بتوانین ئەم کارگەرانە کە لەوێ ئیشەکەن و دیارە خۆ کارگەرێک کە لەوێ ئیشەکە ئەوانەوانە لەگەڵ خاوەن کارەکە ڕێک بێتوانە معدل کێشەیە و بەزمە و شەڕە لەو شوێنکارانەشا و لەو گەڕەکانەشە کە ئەوانی تیاژینوانە لەوێ چۆن چۆنی ئێمە ڕێکخرا دروستکە ڕۆی بنەوە یەکێک لە پرسیارەکە والله هاوڕێگیان بەڕێی من پرسیارەکەت معقولە منیش بێت لەمە کردو تۆ یعنی بەڵام نەک بەو جدیەتە درۆ لەگەڵ خۆوان ناکەم بەڵام بەڕاستی یعنی ئەگەر شتێک کە بکرێ ئەوەیە کە مەسەن تۆ بتوانی نەقابەیەک دروستکەی لەو کەسانەی کەوا هاتوونەتەوە مەسایەتەوە لە کۆفی شۆپێکە ئیشەکە ئەوە لەوە ئیشەکان لە خلالی ئەوە یعنی ئەوە وای لێ بکەیت کە وشیار بێ بە هەنێ ماف و حەق و حقوقی یعنی ئەینا چیتری هەیە مەسەلەن خۆ تۆ ناتوانانی کۆرسی بۆ بکەیتەوە کۆرسی سیاسی بۆ بکەیتەوە ئەتوانی ناتوانانی بە زۆر بهێنی بۆ خۆپیشاندان ناتوانانی بە زۆر بیبێ بۆ مەسەلەن پرۆتێستێ ناتوانانی بە زۆر پارەی لێ بسەنی بڵێ وەرە ئێمە پێیسمان بە پارە هەیە هاوڕێک برادرێک ئەنێرنەوە مەسەلەن یاوە تاوەزە لە کوردستانە بەڵام ڕەنگە ڕازی بێ بۆی کە تۆ نەقابەیە بکەیتەوە کە نیتیابێ ئەشتوانی ئەو نەقابەیە هەر بۆ نمونە بۆ کورد زمانەکان بێ نەقابەی کورد زمانەکان لەولاوە بە برادرانی فارس زمانیش نەقابەیە بکەن و برادرانی عەرەب زمانیش نەقابەیە بکەن و برادرانی ترش نەقادوایی ئەتوانی لەو حاڵەتە ئەتوانی یعنی وەکو بڵێ هەیئەیە دروستکەی لە هەر هەموویە یعنی مناڵم هەیەکی قیادی هەیەیە کە هەرەوە زیانە بێ ینی کە هینی ڕاستە و خۆی تیا بەکاربێنێت چالاکی ڕاستە و دیموکراتی ڕاستە و خۆی تیا بەکاربێنێت من ڕئیمەوەیە کە ئەوە ڕەنگە تەنها حەلێک شتێکی تر بەڕاستی من شتێکی تر بەخاومەنە یاکرێت لەسەر ئەساسی شوێن و گەڕک ئەو ڕێکخراوە ئەوانەی کە لەو شوێنانە ئیژەکەن هەر لەوانی هەر ڕۆژەی لە کەبابخانەیەکیشکەن هەر ڕۆژەی لە کەباب دۆنەرێکیشکەن هەر ڕۆژەی لە دوکانێکی عەرەب زمان یاخود کورد زمان تورک زمان ئیشکەن و ئەوانە بەڵام سەرنجام کە خەون و ئەوانە زۆرترێنەوە بۆ جێگای کە خانویان لێگرتەوە ئەوانە تقریبان سەکەن سابترە لە شوێنی کارکردن و ئەوانە من وازانم لەسەر ئەساسی شوێنی ژیان تەنزیمکردنی ئەم جۆرە کارگەرانە جابا مەسەلەن هاڵسوڕای و فعالی جۆر بە جۆری زمانزانی جۆر بە جۆریشی تیابێ ئەمان ناتوانێت هەمویان کۆکاتەوە چونکە قەزیەکان مەسەلەن کورد زمانەکان قەزیەکان شتێکی دیاریکرا و زۆر جیاواز نییە لە عەرەب زمانەکان لەسەر ئەساسی زمانوانە نا بەڵام لەسەر ئەساسی ئەوەی تەبیعەتی ئیشەکەیان چۆنە و لە بازاری ڕەشە چۆن کارەکەن بۆ چۆن کەسێک کە کاری ڕەشەکە ئەکرێت دیفاع لە حقوقی بکەیت ئەو نەقابەیە کە دروستی ئەەکەیت ئەو نەقابەیە کە دروستی ئەەکەیت یعنی ئەوە نییە مەسا ئەمڕۆ تۆ کار بۆ دۆ نەکەبابێک پێی بۆ نمونە نەقابەیە بێبیانی ئەچی کارێکەکەیت لە مەطعەمێکە نەقابەیەکی تر من ئەوەی کە من ئێڵێم یعنی نەقابەیەکە بۆ خەڵکەکە لەسەر مستەوای ڕەنگە لە شوێنی کاری ئەگۆڕێ شوێنی نیشتەجێ ئەگۆڕێ بەڵام ڕەنگە شوێنی کاریشی بگۆڕێ قسەکەی تۆ ڕاستە بەڵام ئەتوانی ئینکرد مەسا من ئەوەی کە لەلای من گرنگە مەسا ئەمانە نازانن دیسکریمینیشن چییە هەڵاواردن چییە ڕێسیزم چییە یعنی تێگەی هەنێشت نازانێ فاشیزم چییە مەساتوانێت لەو ڕێگایەوە فێر بێت یعنی مەسەن نازانێت کۆمینیکیشن چییە مەسەن بۆ نمونە تۆ ئیشەکەی لە مەطعەمێکە لە اینەکە شەو کابرا سەرخۆشە کابراایکی سپی ڕێسیز یەتە سەری داوای مەسەلەن کەبابێک داوای هەمبەرگەرێکی لێقاوی و هەنێ قسەی ناشرینشت پێڵێت تۆ مەسەلەن تۆ ڕەنگە لە یەکەم جارە پێی نەزانی وابزانانی مەسا هەروەکو هەر یەکێک لە ئێمە من ئەوەم بەرامبەر کرابێ کاتی خۆی لێ بەرامەوە زانی ئەم کابرا لە سەرخۆشی وەیە بەڵام ئێستا منە حەساسم یەکسەر ئەگەمە بۆ مەسەلە ڕێسیستیەکە کە ڕەنگی شەواش نەبێ لەبەر ئەوە تۆ لەمەوە ئەو کرێکارە ئەو کەسە بە ئاگا ئەهێنی لە وەعی ڕێسیزمیانە لەوەی کەوا مەسەلەن چۆن تێبگالەوە هەروەها چۆن چارەسەرەکرێ یعنی وە نییە ئەو بە شیشێکەوە هەڵستێت و بڵێ تۆ جوێن بۆچی بە منە دەیت مەسەلەن پشت هینی کەباب
هەرحاڵ باسەکە زۆر بەسوودە و بە پێزە ئەم قسە و باسانەکە پێکەوەیکەن بەڵام بەداخەوە بە مەجبوری ناچارین بۆ بە سنوورداری بەرنمەکانەوە خۆمان سنووربند بکەین و من پێم خۆشە لە کۆتاییە ئەگەر باسێکی دیاریکراون خاڵێکی دیاریکرا و من بیرم چۆ پرسیاری بکەمەوەوانە خۆت بە نەزەرت ئەگا باسی بکەی بۆ بینەرانی کەناڵی هیوا. وڵا هاوڕێگیان شتێکی وام لە خەیاڵ نییە بەڵام تەنها ئەوە نەئەڵێم ینی ئەگەر ئەو برادرانە ئەیبینن و ئەو برادرانە ئەیبیسن ئەگەر پرسیارێکیان هەیە خراپ نییە یان ئەمە بێتە بابەتێکی مناقەشە قسەی لەسەر بکەین لەسەر ئەم شتانە ئەگەر پرسیاریان هەیە ڕوونکردنەوەیان هەبێ یا بیانەوە مناقەشە بکەن من خۆشحاڵە بم بەوەی کەوا با ڕێیان زۆر جیاوازە من هەمیشە ئیسفادە لە ڕێی جیاوازەکەم نەک لە ڕێی وەکوم لە فەیسبووک ئاتوانن بینوسن بە پۆستی تایبەتی خۆیان بنووسن بەڵام من ئاگدارکەن تۆ ئاگدارکەن بەوەی کەوا بچینەوە سەری چکە بەڕاستی من کەمترە چمە سەر فەیسبوک بەهۆی مەسەر قاڵی و ئەوانەوە بابەتێکی گرنگە یعنی بەڕاستی ئەمە زەرورە لەسەر ئەمانە قسە بکەین وێڕای جیاوازی فکر و بۆچوون و ئەوانەمان شتێک نییە ئەوە ئەتوانین قسە لەسەرکەین زانمەساسە ئەم مەسەلەی کە تۆ باست کرد ئەمەی ئەم پرسیارە ئەخیر بەڕێی من لە هەموو شتەکان گرنگتر بوو با پێت بڵم چکە ئێمە باس لە ڕابردووکەین ڕابردوو شتێکە بەڵام ئێستا شتێکی ترە داهاتوو شتێکی ترە ینی ئەم مەسەلە ئێمەگرانی ئەگەر کار لەسەر شتێکی ئاواکرێ شتێکی زۆر باش زۆر باش من زۆر خۆشحاڵ بووم بەم گفتوگۆیە زۆر سپاس دەکەم ئەو کاتت بۆ من تەرخان کرد بۆ بەرنامەکەمان تەرخان کرد و بەڕاستی ومێدەوارم جاری شێش لە بابەتی ئەم باسانە خودیاق و باسی تری فکری و سیاسی پێکەوە گفتوگۆ بکەین من لێرە ناچارین بەرنامەکە تەواو بکەین مێدی ئەوەی لە فرسەتی ترا بتوانین یەکتر بگرینەوە یەکتر ببینین هیوادارم هاوڕێگیان زۆر سپاسانەکەم بۆ دەرفەتە هیوادارم ئیسفادەیەکی بوو بینەڕوی بێسەر بتوانن شتێکی لێوەرگرن زۆر سپاس هاوڕێگیان دووبارە سپاس مەمنون. ئازیزان و خۆشەویستان لە بەرنامەی دیالۆگەوە گفتوگۆی من و هاوڕێم زاهیر باهیرتان بیست سەبارەت بە جوڵانەوەی کارگەری لە بەریتانیا. ئەم بەرنامانە دیارە یەکێک لەو بەرنامانن کە بە بۆنەی یەکی ئاری ئەم ساڵە و پێشکەشی ئێوەی ئازیزەکرێ بینەرمان بن سبەی دووسبەی تا ڕۆژی یەکی ئایار چەند بەرنامەی تر لەلایەن چەند هەڵسوڕاوە لە چەند وڵاتی جۆراوجۆرەوە پێشکەش بە ئێوەی ئازیز ئەکرێ ئومێدەوارم ئەمە سەرەتایەک بێ بۆ وردبوونەوەی هەموو لایەکمان لە جوڵانەوەی کارگەری لە وڵاتانی جۆرە و جۆر ئومێدەوارم ئەم باسانی لێرە ئەکرێ سوودمەند من بۆ هەڵسوڕاوانی کارگەری لە کوردستان لە پێشنیارەکانی خۆتان ڕەخنەکانی خۆتان سەرنجەکانی خۆتان بێبەشمان مەکەن سەبسکرایبی کەناڵی هیوا بکەن لەسەر یوتیوب و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن تا بەرنامەیەکی تر و باسێکی تر لەگەڵ هەڵسوڕاوێکی تری جوڵانەوەی کارگەریە بە کامەرانی و بە شادیتان ئەسپێرم لە هەر کوێ هەن شەوتان یا ڕۆژتان شاد بێ.